دووبارە سڵاوتان لێبێ ئەزیزانم کاتتان باش لە پۆدکاستێکی نوێی ویم پۆدکاست لەگەڵ بەڕێز و خۆشەویست بەیەکەوە میوانداری یەکێک لە قامەت و باڵا ڕۆشنبیرەکانی دنیای خۆمانەکەین یەکێک لەو نووسەر شاعیر میدیا چوزان میدیاکار پێشکەشکار و ڕۆشنبیر کە لە دنیای ئێمە وەکو مەشخەڵێکی ڕووناکەرەوە لە دنیای ئێمە ئیشەکە هەمومان دڵخۆشین بە هەبوونی بە تێڕوانین و سەرنجەکانی بە تەڕح و تێزە نوێیەکانی و هەروەها تەنانەت بە ڕەخنەکانیشی کە ڕەخنە لە خەڵێک لە دەسەڵات لە ئێمە لە هەر کەسێک ئەگرێەوە. بۆ من مای شانازی ڕاستەکەی کە ڕەنگە لە نزیکەوە هەم هاوڕێی بم و هەم لە چەند جار بەهۆی ئەم ئیشەمەوە چانسم بۆڵکەوتی بێ کە بەرنامە پۆدکاست و دیداری تایبەتم هەبێ لەگەڵێ. بۆ هەمووتان ناسراوە ڕاستەکەی کات بە ناسینیەوە بەخەرج ناین کاک تەڵعەت تاهیرمان لەگەڵایە کە ساڵانێکی زۆرە لە ناو دنیای ڕۆشنبیری و فکری و ئەدەبی ئێمەیە ئەم دوایانش لە دنیای میدیایە خۆشبەختانە سپەیسێک لە شاشە و لە مۆنیتەرەکانی ئێمەی بە جۆرە لە جۆرەکان گرتووە و پاچی کردوتەوە لە هەندێک لەو بابەتە پرۆپوچانەی کە لە ڕێگەی میدیاوە بە ئێمە ئاگەن خۆشبەختانە لە میدیاش ئێمە ئەیبینینەوە و کاکێ تەڵعەت ئەتوانین بڵین پێکاتێکە لە پێکاتەکانی هی ڕۆشنبیری ئێمە فیگەرێکە لە فیگەرە دیارەکان خۆشبەختانە ئێمە لە شاری سلێمانی نیشتەجێ بووە و هاوشاری ئێمەیە کە ئەو زۆر 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 خۆشە خۆی لە بەشێکی دیکەی زۆر خۆشەویستی هی بڵین باشووری کوردستانەوە هاتووە بۆ ئێمە ئەمە دیارەک بۆ بەڕاستی وەکو ئەڵێن بەخششێک بۆ شاری سلێمانی و زۆر دڵخۆشین کە لە ناومانایە و بەهرەمەندین لە بوون و لە ڕۆشنبیری و لە جۆڵەکانی بە ناوی ئێوە و بە ناوی خۆم و بە ناوی هەر کەسێکەوە کە جوانی و شعر و ئەدەبیاتی خۆشە بەخەراتنی میوانەکەم قوربانی و مامۆستا جەخوا بەخێر بێ من بوورە پێتەڵە میوان ساحەبی ماڵ هەموو شتێکی قوربانی و گەورە و بەڕێزی من زۆر دڵخۆشم و من کە تەلەفۆنە کرد پێم گوت من ئامادەم پەرداخێک ئەو بە پێ بێنم بۆ تۆ یعنی کەسایەتی و دنیابینی جەنابەت بۆ ئێمە جێگەی شەنازیە زۆر 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 سپاس دەکەم. خەڵک لەوانەیەمانە بە مجامەلی تێبگا بەزەمە بەشێکە لە خۆشەویستی هەر ڕێک ڕاستی شەو ئێمە لەمان لەم هینە ناترسین قسەی خۆمانەکەین ینی قسەمان لەسەری نیە ئەوەی کە قسەی ڕق بکەین ئەیکەین و خۆشەویستیش بێ بە ئاشکرایکەین. هەمیشە کە باز لە ئەوە کرێ شارچێتی هەیە و سلێمانی بەنوعێک تەماشای هەولێریەکە هەولێری بەنوع یەکسەر ئەڵێم من پیاوی لە کوردبوونا پیاوی یعنی ئینسانی تەوافق و تەبایم ینی هەر شتێک سەر کێشێ بۆ ناکۆکی حەزم لێنی و لەگەڵیان ناڕۆمەوە. تۆ نموزەجێکی لەوانەی کە لە ناوچێک لە هەولێرەوە هاتووی لێرە نیشتەجێ بووی ینی طبعاً فەزایەکی سەقافی شارەکە زۆر دەوڵەمەند کردووە چەتەمان هەر کوڕی منتیقی خۆتی تو بتێهێنێتەوەوانە من هەمیشە تۆکو نمونایەنمەوە کە ڕاز نییە ئەمە ینی ئەم ئیسقاتاتانە یاخود ئەم حکومە پێشوەختانە بەسەر ئەوەی سلێمانی وایە و هەولێر وایە و هیچی پێم وابێ هەمووی شەڕی میدیاکارە ئەوانن کە حەزیان لە ناکۆکی شەڕی کاسبیە کاسبی پێدەکرێت بەدڵنیایی کاسبی سیاسی کاسبی کۆمەڵایەتی شارچێتی بەشێکە لە بازرگانی بەدڵنیایی و من پێم وایە جستەی جوانی کوردبوون یان جستەی جوانی ئەدەبی کوردیان هونەری کوردی یان بیری کوردی پارچە نیە یەک جستەیە ڕەنگە چاوێکی لە خانەقین بێ دەستێکی لە شنگال بێ با بڵێن سینجی لە چەمچەماڵ بێ شانی لە باڵەکایەتی بێ بەڵام یەک جستەیە قانەعەکە شعری نووسیەوە لە هەڵەبجا هەمان معاناتی خەڵکی هەولێر بووە ئەمە معاناتی خەڵکی بادینیان بووە. عەبدوڵڵا گۆران کە جوانی نووسیوە جوانی هەمومانە مادام جوانی جستەی زمانەکەیە ینی مەسلەی شارچێتی و پێشم وایە ئینسان ئەگەر خوێنەواریش نەبێ بەرزتر نەبێتەوە لە گەڕەکەکەی لە شارەکەی لە وڵاتەکەی لەم هەسارەیە ئەسڵەن
دەبێت لەم هەسارەیە ڕاست شارچێتی جۆرێکە لە نەخۆشی کاکێت جۆرێکە لە بچوکی بێگومان شانازیکردن بە شاری خۆتۆ شتێکی ترە لە شارچێتی سەیری کەزای وەکوچ دەچێ بەر ئێستا من زۆر جاران نەک لەسەر شار لەسەر کوردستانیش دێڵم یعنی مەسەلەن ئێستا ژن هەبوو لە گەڕەکی ئێمە لە دایکم جوانتر لە دایکم پۆشتە و پەرداختر زۆر جوانتر بوو لە دایک بەسم چی بکەم ژن لە دایکم ئەمە دایکم ڕاستە شاری جوانتر هەیە لە سلێمانی و لە هەولێر وەکو ژنی جوانتری دایکم لە گەڕەکە ڕاستە وڵاتی جوانترێ بەس چی بکەم وڵاتی بنە ئەمن ئەو پیرێژنە بخۆش دەوێت ئەم بە هەموو کراسی بەرباخەڵ و بە هەموو ئەو دەستە تۆزاوی و بە هەموو نەخۆشیەکانی شەکرەکەی ناتووڕەبوون ئەمە هیمدا ئەمن دەزانم بەرلین لە سلێمانی خۆشتر بەس بەرلینی من نیە مامۆستا عەبدوڵڵا پەشێو زۆر جوان لە شعرەکە سەرمای گەلێک شارانم دی جوان تعبیری لەوە ڕاستەکەی هەر کوێیەک لە هەموو ئەڵێ بە نیشتیمان ئەڵێ تۆ بووی بەتانە لەسەر چاو هیچ شتێک نابینم زۆر یانە چیتر شوێنێک حەزەکەی شوێنێکی خۆشە بینی حەزەکەی خۆزگە شارەکەی من هەولێریش سلێمانیش دهۆکی ژوا بووە یا کە ناخۆشەڵی ئۆخەی شارەکەی من خۆشترە لەوێ ینی جۆرێک لە هین ئەو خۆشویستنی کوردستان و ئەوە لە خوێن مەسەلەکە هێلانەیە یعنی ئێستا ئەو خانووی کە ماڵی باپیرتە و تۆی تیا گەورە و یادەوری لێ هەیە ڕەنگە خۆشترین خانوو نەبێ لە گەڕەکە ئەکیدا خۆشترین ژولیان نەبێ خۆشترین ئەساسیان نەبێ بەڵام ئەمە باڵی باپیرتە ئێستا کە پڕسیلکەیەک لە بەس بڵێن باکووری یان باشووری ئیسپانیاوە دێتە عربەت بۆ دێتە عربەت یعنی قابل لە عربەت خۆشتر بێ لە ئەشبیلیا لە مایۆرکا دێتەوە بۆ هێلانەکەی ڕاستە ئەمە هێلانەکەیەتی کاک تەڵعەت ئەمە بەرەوەیەک نقطەی ترمانە با زۆر کورد زۆر لە جەڵتکردنی زاتە نازان بە کوردی ئەبێ بەچی لە خۆڕنینەوە و لە خۆیانە زۆر هونەرمەندە بە تایبەتیش هەندێک لە ڕۆشنبیرەکان چوزانم ڕەنگە بڕێک لە شاعیرەکان لە هونەرمەندەکان ڕۆڵیان هەبێ لە قوڵکردنەوەی ئەم هەستەیە ینی ویستم ئەو خاڵە باسکەم ئەو خاڵی کە ئەوەی کە کورد خاچی خۆی خۆش ناوێ کورد نازانم چی ینی ئێمە لەناو ئەم هەموو ئاڵنگاری و ئەم هەموو خێڵ و ئەم ناوچە مەترسیدارەیانی چۆن ئەماینەوە ئەگەر ئەم سروشتەمان خۆش نەویستایە کوردستانمان خۆش نەویستایە پێم وابێ لە ڕووی مێژوویە بێت تۆزێ بەو مەسەلا بچین بە تایبەتی باو باپیرانمان زۆر تاوانبارەکەین بەوەی کە هیچیان نەکردو ئەگەر ئەوان وام کردایە ئێمە ئێستا وا بووین بەس پێم وابێ باو باپیرانمان ڕاستی بەبێ ئەوەی کە خۆمان لە ڕەخنە بدزینەوە بەس حەقە شانازیان پێ بکەین کە ئەم خاکیان بە میراتی بۆ بەجێشتون کێکەکە لە جوانترین خاکەکانی هی ناوچەکە دەوڵەمەندترینیانە لە ڕووی سروشتۆ سروشتێکی زۆر جوانی هەیە لە ڕووی کولتور و فەرەنگە ئەو زمانیان بۆ بەجێهێشتوین کە ئێستا شتێکم خوێنەوە ئامارێکم خوێنەوەڵێ لە نزیکی لە 1000 زمانی زیندوی دنیا زمانی کوردی 36مین زمانە بەراوردیان کردبوو بە فارسیانی لە چاوگە لە چاوگی کردارە زمانی کوردی لە زمانی فارسی دەوڵەمەندترە ئەزانی ینی ئەمانە هیچی ڕەگزپەرستی و ڕەبتی بە ناسیۆنالیزمەوەشتان و واقعیانی پێم وایە ئەوە زۆر ڕاز نییە کە ئێمە خاکی خۆمان خۆش ناوێ خیانەت لە هین ئەەکەین و نازم خۆی چێشەکە لەستە لە هەر تەرەفێ دەگری ینی هەموو تەرەفەکان کە ڕەتەکاتەوە ڕاست یعنی خوێنەوارەگری عشیرە ڕەتەکاتەوە کە دەچیەوە مێژوو عشیرەکان زۆر ڕۆڵیان هەبووە لەمانەوەی ئەم کووردە لەمانەوەی یعنی زین چۆنە کە مەسەڵەن عوسمانیەکان دژی عشرە تێبوونە چونکە هەموو یەک عشیرەت نەبووە لە هەمووانی نەداوە مەجموعەیە چونەتە ژێر دەستی مەجموعەیەک بێلایەن بوونا ئەمە لە ناو چووە زەعیف بووە بەڵام ئەمیتری بە قووەت ماوەتەوە دواتر سەفەوی هاتی لە مەیداوە مەسەڵەن لە سین عشیرەتی داوە عشرەتی ساد عیلاقەی نەبووە ئێمە ئەگەر یەک عشیرەت بووین یەک میلەت بووینەوەوانە ڕەنگە لە ناوچمان زۆر ئاسانتر بووە مەبەستم چییە یعنی حتا عشیرەتگەریش دەگری لە شوێنێکا درە و شاوەیە خاڵی هێزە یعنی ئێستا تو مەسەلەن شێخانی تەریقەت دەگری مەسەلەن خوێنەوارەکان قەت نەچوونەتە سەر ئەهەمیەتی شێخانی تەریقەت من یەکێک لە ئەسبابی ئەوەی کە کاک ئەحمەدی شێخم خۆشەوێ یان شێخ حوسامەدینی نەقشبەندی خۆش دەوێ ئەو زاتە گەورانە بگەڕێ بە دوایە شتی زۆر ڕۆشنیاتیات دۆزیەوە یعنی من فارس و عەرەب و بەڵقانی و تروچێکم نەدیوە احترامی سیاسێکی کورد بگرێ یان هەتا کوردی پێ زیادە بەڵام دێتە سەر مەزارەکەی شێخ حوسامەدی نەقشبەندی دەبێ بە کوڕژ بڕوە دەبێت سەر بۆ کاک ئەحمەدی شێخ دانەوێنی من کە کوردێک دەبینم لە ڕێگەی تەریقەتەوە لە ڕێگەی ئاینەوە
میلەتانی تر سەری بۆ دانەوێن ئەو بوو من شتا بۆ کوردبوونی من شتا جا کێشەکە لەوەیدا زۆر جاران خوێنەواران ئەمەڕەتەکەنەوە عشیەتەکان ئەمەڕەتەکەنەوە ئەمەڕەتەکەنەوە بەڵام هەر پارتێک هەر پارچەیەک لە جەستی ئەم کۆمەلگایە دەیگری لە شوێنێکا ڕۆشنا مەسلەی با بڵێن نهێشتنی جیاوازی کە کورد لەسەر جیاوازی هین کراوە ینی دامەزراوە لەسەر بوونی جیاوازی دامەزراوە جیاوازی شێوەزار تا دەگاتە حەدەی کە دوو زمانی جیاواز بن دەزانی یعنی شتیا بەش زۆر کەمە ینی کەمە نیشانی دەوڵەمەندیەکەیەتی نا ئێمە دەمانوێت نا زمانێ بکەینە شێوەزارێ بکەینە ستاندارد ئەوان کەمی بخۆتی لەوەی کەس نایپارێزی ئێستا من زۆر جار لەگە زمانی ستاندارد نیم لەبەرەوەی پێم وایە چێ زازایی دەپارێزێ من ئەگەر سۆرانی چی دەی پارێزی ئەرشیفی نەتەوەی نییە دام و دەستگاکان ئەم قاموس کە دڵی با بڵێن معجەم چکە قاموس لەگەڵ معجەم فەرقیە ڕەنگە قاموس ئەوە بێ کە ماناکە بەس معجەم کە وشەی تازە دێتە ناوێ دەبێ بۆ ئیزافە بکەین ئێمە معجەمیشمان نییە ساڵانە وشەی تازە بێ و بخینە ناوێتوان جا مەسلەی ئەوەی کە کورد بوونەوەرەشی ناڕازیە هەر خۆی بوونەوەرەش ناڕازیە ڕەنگە نەبوونی بتمانە بێ بە سەدان ساڵ لەگە دەسەڵاتداران یعنی سەفەوی هاتووە هەر ناڕازی بووە قاجاری هاتووە ناڕازی بووە مەلەکی هاتووە ناچار بۆ ناڕازی بێ ئەم کولتوری ناڕازیە مەسلەیەشی عەرەبی هەیە بۆ خۆشی دەگوترێ دەڵێ ئەوەی شۆربا دەمی بستێنێ فول لە ماسیشەکە یعنی چونکە شۆربای سەدان ساڵەی دەسەڵاتی داگیرکرانی کورد زمان و زاری کوردی سوتاندووە هینی سوتاندووە بوونەکەی سوتاندووە زۆر جاران حەق خۆیەتی گومان لە حکومەت هەرێمیش ڕاستە زۆر ینی گۆشتێکی زۆر جوانت یامێ بەڕاستی بۆ بینینی ئەو بابەتە بەڵام زۆر لەسەرەوە ناڕۆم ناشتمە ناو ژیان نەتۆ چکۆ لە زۆر شوێن قسە لەسەر کردووە بەس یەک پۆینتی ژیانی تۆم بەلاوە گرنگە تۆ ماوەیەکی بەرچاو لە ڕێکخراوی MCO يعني هر بشكل ئەوەی کە مین هەڵەگرێتەوە ڕێکخراوی هەڵگرتنەوەی مین و ئەوانە پێش بەرنامەکە بیرم لەوە کردەوە کە بە برادێک مد ڕاستەکەی یەک دوو جاروتی واو چ ئیشێکە لە مین هەڵگرتنەوە بۆ نووسریە لە هەمان کاتاوتم یەک ئیشن وتم چونکە نووسینیش خۆی بە جۆرە لە جۆرەکان کێڵگەی مینە ئیشکردنێ لە کێڵگەی مین و ئیشکردن لە نووسرا تا چەند لێکەچن بۆتەوە ئای خۆت پێشتر بیری لێکرێت تا قسەت لەسەر کردو لەسەر قسە مەسە نەکردووە بەڵام هەر ناوەندی ڕووناکبیری ئێمە ناوەندی هونەری ئێمە مین ڕێژ کراوە یعنی زۆر جاران تۆ ناتوانانی هەندێک هین هەیە هەندێک بۆ چوون هەیە بێڵێ لە بەرزانی باجەکەیە دەی یعنی من زۆر جاران مەسەلەن شتی جوان لە هەولێر دەبینم مەسەلەن ناتوانانی باسیکەی لە بەروی دەسێتە جیرفانی ئیدارەی هەولێرەوە شتی ناشرین لە سلێمانی دەبینم ناتوانم باسی کەم چکە دەبێتە زەمکردن و لۆمەکردنی کە شتێکەمە بەستم نیە زۆر ڕاست ئۆکەی زۆر جاران بەڵێ وەکو لەغم وایە دەبێ یعنی دەبێ ئاگدار بێ قاچۆن دادنەی بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە خەڵک گوێیان لێ دەگرێ ینی بەرپرساریتیان هەیە بەرامبەر بە زمان بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە ئەو عایلانێک سەری یەکەن یعنی تو ئێستا میسی بینە لە کریستیانۆ ڕۆناڵدۆ بینێ لە یاریێکا تفێ لە مناڵێ بکە ئەمە دەبێتە شتێکە ڕاست هزاران هزار ملیۆنان منداڵ تەقلید یەکەنەوە بۆیە نووسرانی ئێمە زۆر شتێکی زۆر جوانی کرد کریستیانۆ ڕۆناڵدۆ چە من جمهوری بەرشەلۆنە و ئەوانم ینی باشە کۆکاکۆلا بوو پێم وابێ لە بەردەستیا بوو لای برد وتی نامێ ببینرێ لە بەرەوەی کە زەرەری بۆ مناڵان هەیەەوە ئیتی نازانم باهینێکی بەس بەلامەوە جوان بوو من بەڕاستی ینی هەندێک جار هینە ینی بەرپرسیارەتی واد لێکا کە ینی بە گشتی پابلیک فیگەرەکان ڕۆشنبیرەکان نووسەرەکان میدیاکارەکان لە ناو کێڵگەیەک لە مینە ئەجۆڵێنەوە دەبێ وریابی و دەبێ هینیشبی ینی نەبیە تەرەف لە کێڵگەمینیەکە دەبێ پلانت هەبێ بۆ پاکردنەوەی هەمووی زۆر جوان مشکلی ئێمە زۆر جاران نووسری ئێمە مەسەلەن بیرمەدی ئێمە پلانی هەیە بۆ پاکردنەوەی ئەو چێڵگەیە کە حوشەی پشتۆی ماڵی خۆیەتی من دەبێ هەموو چێڵکان بە ماڵی خۆت بزانی و بزانی خەتەرە لەسەر هەمومان لەسەر مناڵی هەمومان ینی ڕەنگە ژانری ئەدەب بە تایبەتی شعر مامۆستا یاسین ڕەنگە جیاوازیشی بێ لەگەڵ ژانریەکی تر چونکە شعر هی تاوانبارەکانیشە هی ئەوانەشە کە جەریمەیان کردووە هی ئەوانەیە کە لەسەر حەق نین
ئەمە یعنی توی ئێستا مەسەرەن کابرای سزن کراوە باوکی خۆی کشتووە لە ڕێگای شعری کۆتوانێ پاک بێتەوە لە ڕێگەی گۆرانی کۆتوانێ غەریبی منداڵەکەی بکە دەبرێت لەو لەحزەیە کە غەریبی دایش دەکا مجرم نییە ئەمە باجەکەی خۆی وەرگرتووە لە محکەمە 5 ساڵ حکم درراوە ئەوانە بەڵام ناکرێت و لە دەنجی گۆرانی بێژگا دیسان عقوبەی دێ و دەریکەی لە پرۆسی بیستنی گۆرانیە یان لە شعرا شعر ئەوەیە کە مڵکی هەمومانە دەکرێت خراپەکارێک لە ڕێگەی شعرێکەوە غەریبی پاک لە خواردنی سەغڵەکە بکە ئەمە ژانرێکە دەبێت زۆر ئیش لەسەر بکرێت کە ناوێت بێتە تەڕەف لە پاکردنەوەی ئەو ناوچەی کە تۆ مەبەستە دەبێت پاکردنەوەی بۆ هەمووان شعر دەبێت پاکردنەوە بێ ئەوانەی باشن ئەوانەی خراپن ئەوانەی لەسەر حەقن ئەوانەی لەسەر نەحەقن ئەوانەی مجریمن شعر هەمووانە ئەم ژانرە ئەگەر ئاوا تەوزیف بکرێ یان ئەدیب و نووسەر ئاوا تەوزیفی بکە ئێمە زۆر قازازی دەکەین بە ملاحەزەکە دەمێ مەسەلەن من و تۆ کە مەسەلەن سیاسێکی ئێران دەبینین قسە دەکا دژی کورد ڕقمالی هەڵسی لە زمانەکەش بەس عینی زمان معین گۆرانی پێ بڵێ چێشەمان لەگەڵینی ڕاست سورابی سوپەری شعری پێ بڵێ چێشەمانی ڕاست باش علی شیمیایی کە بە عەرەبی قسەی دەکەم بێزم ناجووری بگرم يعني رقم لزمان عربية كشا بس همان زمان كازم ساهر يعني نزار قباني يعني أدوني الشعري بذا نسيت شو ملقوا زمان دي أديبي كرد بي بزاني نسري كرد بي بزاني لروي ستاتيشي ولا روي دنيا بيني وكبشعر بكردي لنسي دبي أجا ترك وعرب وفارجي لي كده زمان خوش بي جوان زور جوان بس عندي كس بيان وايا ئەو زمانە شەرمەترسی دارێسە ئاراستێک لە ناو گەنجەکانە دروستە بێ کە خەریکە ئەڕۆن بەرە و دەمارگیری نەتەوەی و ئەوانە یعنی پیان وایە کە جۆگرتن لە مۆسیقای فارسی لە مۆسیقای یۆگرتن لە مۆسیقای عەرەبی خوێندنەوەی ئەدەبیاتیان بە جۆرە لە جۆرەکان واکە کە تۆ ئیمانی نەتەوەیی لاواز بێ چۆن دیندارەکان بەڵینەکەن نابێت تۆ مارکس بخوێنی تۆ نابێت ستیڤن هۆکینگ بخوێنی تۆ نابێت بێرتراند راسڵ و ئەیتیستەکان بخوێنیتەوە لەبەرەوەی تۆ دوجار ئیمانەکەت پوختەکەی لە دەستەیە و بۆ هینەکان تۆ تا چەند لەگەڵ ئەوە پێم وایە ینی ڕای خۆمت پێ ناڵم بەس پێم وایە سەرکێشان بەرەو ئەو جۆرە لە دەمارگیری ڕەنگە خراپ باش نەبێ بۆ خۆی تۆ توێژەکەت دەستنیشان کرد باش بوو بەڵێ وتی گەنجەکان بەڵێ گەنج شێڵگیرە زۆر جاران مەسەلەن حەزی لە هینی ینی فۆکس دەکات لەسەر شتێک دەبێتە بەشێک لە ئۆتیزم یان بە پارە پیاکردن یان بە دڵداری یان بە کتێب خوێندنەوە یان بە دینداری یان دەبێتە بەشێک لە فۆکسکردنی تەواو لەسەر شتێک تەمەنەکەی وایە وردە وردە تێدەگا نە دەکرێت مەسلەی مۆسیقا مەسلەی ئەدەب مەسلەی دنیابینی فراوان یعنی مەسەلەن تۆ ئەگەر ڕق لە دوهۆک بێ بڕۆ 3 ڕۆژ لێ بژی ڕقلی نابێ ئەم کەسەی ڕقی زمانی فارسیە ئەگەر مەسەلەن سەردانێکی تاران بکاو بێتەوە یان بە سوتفە نووسەرێکی فارس ببینێ بێتەوە هینە بێ دائیمەن مرۆڤ دوژمنی ئەو شتێکە نایزانێ زۆر ڕاستە یعنی ئەکرێ هاوسەنگیەک هەبێ لەوەیە کە زمانی کوردیم خۆشەوێ زۆر باش پێنووسم زۆر باش ئەی پارێزم هونەرمەندە کوردەکانم بەلاوە گرنگە ڕێزیان نەگرم بەڵام دوجار هەموو ڕاسیزمێک هەموو فاشێتێک لە مێژوودا ئەو کاتە دروست دەبێت کە ئێمە خەڵک دەخینە ژێر تایتڵێکی گەورە لە دیتێڵە ئەزیێت نییە بۆیە دەیمێ ئەدەب لە دیتێڵە ئیشکا لە وردەکاریە ئیشکا یعنی ئێستا مە دەڵێن عەرەبێ لە کەرکووک کە دەڵێن عەرەبێک دەخینە ناو تایتڵێکی گەورە شەریعەت دێنی ئەزیێت دانی وڵاتی خۆمانە دەبێت دەرکرێ بەڵام ئەگەر چوینە دیتێڵی ئەم کەسە ئەم کەسە مناڵ بەخێوەکە بە ئەزیێت بەخێویەکە دوو عەلاگەی پێەیە منداڵەکە ژنەکەی لالەنجلی وەرەگری بچین ناو دیتێڵ و ئەزیێت نییە ئێستا من دەسما ئەڵمانیا مثلا کە سەری ڕەش دەبینێ پێی وایە شەرقیە و متەخەلیفە کە دەزانێ موسڵمانم پێی وایە ئیرهابیم و تیرۆریستم بەڵام بێتە ناو دیتێڵمەوە کە گەنجێک دایکی زێڕی فرۆشتووە لە سی هینی داوە لە سی بەحری داوە تا گەیشتوێتێ چەند بە خەون و ئاواتەوە بچێ ناو دیتێڵەوە ئەزیێت نییە عادەتەن هەموو ئەزیێتدانێک نەبوونی وردەکاریە چونکە من ئەگەر سەری تۆ بکەم وەکو خەڵکی سلێمانی بۆ منیش وەکو خەڵکی هەولێر شەریعەت دەمە ئەزیێتدانت بەڵام بزانم دایکت چاوەڕێتەکە مناڵەکە چاوەڕێتەکە مامۆستا کتێب دەخوێنێتەوە تەڵەبەی هەیە هەزار خەونی بچمە ناو دیتێڵتەوە
مامۆستا قەت ئەزێت نادا تعاطفە بێک ساو سۆزەبی لەگەڵ هاوسۆزەبی ئابەز ێستا شتێکی تریش لە کوردستان هینی کردو ئەوژەوەیە کە لە ڕووی دیموگرافیەوە بڕێکی زۆر زۆر لە عەرەب هاتوونەتە ئێرە شوقاکردن خانوەکردن تێکەڵمانە بن مەکتەبەکانمان لەگەڵا بەشەکەن خەسخانەمان لەگەڵا بەشەکەنەوە ینی جۆرێک لە دژە هەستی ینی ئەنتی بێگانەی و ئەوانە خەریکا پەراستێنێ و ئەو ینی ئەمەش تەسەوڕەکەم بەشێکی جەنابەت ئاماژەت بە ڕەهەندێکە کە نەزانیە بەس ڕەهەندێکی تریشیە کە ڕەهەندی ترسە ینی تۆم ترسە بۆ چیە گەڕێنیتەوە ئایا ئێمە لەسەر حەقین لەوەیە کە لەم خەڵکانە بترسین بە تایبەتیان فترێش گەشتیارەکان هاتن بە جۆرە لە جۆرەکان گەشتیاری کورد ژینگە پیسەکای عەرەبیش پیسەکە بەڵامی کوردەکە ڕەنگە نەیبینین بەزی عەرەبە بینین ینی ئەم جەختکردنەوەیە لەم ترسە لە چیەوە هاتووە بڕایتەوە ئایا ڕێنمایی چیە بۆ گەنجەکان بۆی کە ئایا حەقن لەسەر حەقن کە ئەترسن ئەگەر لەسەر حەقن ئەترسن پێویستە چی بکەن و ئەگەر لەسەر حەقی ژنین بترسن چۆنە ینی بۆ مڕۆنکەرەوە ئەوە بەلای من پێم وایە نازم پرسیارێکم فاجی ئەیان نادا زۆر ئاسایی من بەریشی کەوتوم و مناقەشەشم کردوێنی من پێم وایە هەموو شتێک بە یاساڕێکە خڕی یعنی مەسلەی تەسەڕوفی من نییە من بۆ نییە شەقێک لە عەرەب بم بۆ مێ بسمە مرکزی پۆلیسەکە و بۆ مێ محافزەکە بڵێم کاکە خانوەکەی بەناو مەکە بەڵام وەکو شخصی خۆم وەکو شتی شخصی ئەمە دەبێتە بەڕڵایی ینی دەبێتە خۆزای دەبێتە فەوزا ینی ئەگەر تۆ ڕقل لە بەغلادی شێبی و زلێشی لێبی و مەڕقم لە عەرەبێک بەم دژایەتی بکەم ناکرێشتیوە ئەمە دەبێت زۆر بە یاسا ڕێخرێ و من پێشم وایە ترس لەسەر کوردبوون نەماوە ینی ئەوەی بە کورد کراوە ئەوەی لە مێژوودا بە کورد کراوە بەبێ هەبوونی هیچ جۆرێک لە بەرگری هیچ جۆرێک لە هەبوون یعنی کورد بەدەستی بەعسیەکان لەناو نەچێ بەدەستی دوو عەرەب لەناو ناچێکە لە بەکرێجۆی تازە خان و بەکرێگرن بەڕاستی نەماوە ینی ترس لە هین نەماوە لە ترس لەسەر کوردبوون نەماوە لە هەر پاڵپشتی بۆ نموزەک بڵین ئەو وێنانی نمونانی جەنابەت تێناتەوە لە ڕۆژاوای کوردستان لەناو سووریا شتێک بەناوی کوردەوە بە تقریبا نەمابوو ینی وەکۆی وابوو لەناو گۆڕێکان ێژرابێەوە ئێستا تاوا ئێستا هەنگاو بەرە و بە فەرمی ناساندنی زمانی کوردی لە دیمەشق ڕادیۆی کوردی کرێتەوە و ناتوانن بەڕاستیانی بەڵام کوردی ئێستا کوردی لەم ڕۆژانە ئەوەی گۆرانی کورمانجی هەرە گۆڵە ینی بوو بە ترندێکی عالەمی لە کاتی ڕۆژاوایە هەر هەمومان هینمان بینی ینی دنیا هەر هەمووی بە جۆرە لە جۆرەکان ڕەنگی کوردی پۆشی بوو لە شۆڕشی ژینایە هەموو دنیا بە زمانی کوردی ژن ژیان ئازادی ئەوتۆ یعنی من بەبستم ئەوەی کە جا لەو کاتاوتم ئای تورک بە تایبەتی تورک هێنن وتم حاڵم بە حاڵی تورک نەبێت کە ئاگای لەم شەپۆ لە کوردی یعنی تا ئەندازەیەک تۆ پێ دوایە کە ئەبێ سنووری گوتاریمانەوە تێپەڕێنین ئێمە وایە بێلەوەش ترشمان نەبێ و من ئەگەر لەگەڵ عەرەبا مشکلم هەبێ لە هەولێر و سلێمانی دواتر شتەکە ورتر دەبێتەوە ورتر دەبێتەوە بۆ تۆ خەڵکی سلێمانی لە هەولێری بۆ تۆ خەڵکی گەڕەکەی مننی لێرە وردی کەینەوە زۆر زۆر یعنی ئەم ببێتە ستایل ئەگەر بپەڕێتەوە بۆ لای عەرەبەکانی تر 1 ملیۆن کورد لەوانەیە لە بەغا هەبێت زۆر لە ئەستەمبول 3-4 ملیۆن کورد یعنی ئەم ڕێگایەکی باش نییە چونکە چەندی وردی کێوە خراپترە بێت باشە بەس من ئەمێ یەک پێشنیار بکەم بۆ ئەوەی لەوانەی کە ئەترسن بۆ نمونە ئێمە ببین بە کەمینە و زمانی کوردی هینکە جەنابەت ئاماژەت بە یاسایە بۆ نمونە ئەوانەی کە دێنە ئێرە پێویستە زمانی کوردی بخوێنن لە مەکتەبەکانە مامۆسای زۆر باش کە هەم عەرەبی بزانێم کوردی بزانێ وا لە مناڵەکانیانەکەم کە زۆر باش فێری کوردی ببن من لە کوڕەکەم هاوڕێیەکی هی عەرەبی هەبوو لای ئێمە طبعا نەمزانی ینی 2 ساڵ دواتر زانیم کە عەرەبە بە کوردیەکی زۆر باش قسەیەکرد ئیتر ڕۆژە پێم وتم ئەرێ بۆ پێتەڵەن حەمودی وتی وەڵای ئێمە باوکم عەرەبە خەڵکی شۆ خەڵکی مووسڵە ئەی چۆن ئەم کوردی جوانە فێر بیوتی لە ڕەفیقەکانمەوە خۆ ئێمە ئەتوانین ئەمانەشین کەین جارێک قسێکم کرد نازانم لە ڕووی مێژووییەوە تا چەند دروستە کاک تەڵات ئەوانەی کە شێخ و سەیدن لە کووردا بە بڕوای من یعنی ئەمە بەس گریمانەیەکە کە ئەو موسڵمانانە بوون کە لە سەرەتای هاتوونەتە کوردستان ئاینی ئیسلامیان هێناوە بەڵام کوردبوون ئەمەندە مغناطیسی کوردبوون ئەمەندە سەرنجڕاکێش بووە ئۆتۆماتیکی بوون بە کورد و هەستەکەم لەوایە ڕاستەکەن کە بنەچەی خۆیان ئەگەڕێنەوە سەر پێغەمبەر بەس بە جۆرە جۆرەکان دوجار ئەوان کوردێنراون بوون بە کورد ینی نازام تا چەند لەوە ئێمە گەر بەهێز بین هاتنیم عەرەبانە بۆ ئێمە دەرفەتە بۆی بیاکەین بە کورد نەگلیان بترسین نازام تا چەند ئەم پۆینتت بەلاوە سەرنجڕاکێش زۆر ڕاستە خۆی ئەگەر سەری مێژوو بکەین قوربانی هەمیشە زیادەکە تۆ سەری باشوور مەکە کورد لە سێ بەشی تر قوربانیە بەڵێ کورد لە دنیای قوربانیە ئێستاش باسی ئێمە سێ شارە بچووکە ناکەین کاست
ینی ڕەنگە 15 و 120 هەموو کوردستان بێ کورد هەتا قوربانی بێ فراوانە بێ زیادەکە نسبەی زیادەکە تۆ سەری کە ئەو میلەتانی دەبنە دەسەڵاتدار دەبنە سەردەستا شێشەی لە ناوچوونیان سەر زیاتر نە قوربانی یعنی ئێستا عوسمانیەکان مەسەن 620 ساڵێک حکومەکەن دواتر کە سوڵتان عەبدولحەمید دەرەکەن دوو باخیرەیە ئەی باشە 600 ساڵە تو مەسلەی دەسەڵات و پاوەر و پارە شێر ناکە چونکە شێر ناکرێ وردە کەمە بێتەوە ئاوکو سەدام باخری ئامادوی ئامۆزای خۆی مابەوە لەگەڵ زاوایەکی وردە کەمە بێتەوە بدایەت قاعیدەکەی زۆر دەسەڵات گەرنتی پاراستنت ناکە بەڵێ خۆ کە هین دەڕوخێ مەسەلەن لە ئەخیردا مەسەلەن شۆڕشی ئەکتۆبەر چەند کەس دەمێنێ 100-200 کەس دەبنە مەکتەب سیاسی و سەرکردایەتی و لیژنەی مەرکەزی و نەزا وردە شێر ناکە کورد مادام دەسەڵات نییە مادام سەردەستە نییە کەواتە هەر شێرەکە هەر هینی خۆی شێرەکە ئەوە نییە بێتەوە عائیلەیەک و بنەماڵەیەک و 50 کەس بمێنێ و ئیتر لە ناو بچێ دایما قوربانی قاعیدەیەکە زۆرە بێ ڕاستە باش حەزەکەم بچین بۆ بابەتێکی دیکە بەو حکومەی کە هەردووکمانیانی لە پێگەی ئەو شتیان کە پێی ئەوتری ڕۆشنبیر لەناو کەوانەیەکە من زۆر پێم ناخۆ ینی پێم ناخۆش نێ بەس بە تەحەفوزەوە خۆمەخەمە بینی ئەو دوو کەوانەوە کە پێی ئەوتری ڕۆشنبیر و جارێک چاوپێکەوتێکی تایر بنجەلۆنم خوێندەوە باسی ڕۆشنبیربوونی لە خۆر ئاوا و لە خۆر هەڵاتەکرد تایر بنجەلۆ خۆمانەزانی مەغریبیە لە فەڕەنسا بە فەڕەنسی ئەنووسێ بڵێم سەقافەکەی سەقافی فرانکفۆنیە کە ئەچێتەوە مەغریب پرسیارێکەڵەن چۆنەڵێ لە فەڕەنسا هیچ سەرنجڕاکێژ نییە تۆ مسەقەفێکی قسەیەکەکەی تۆڵێن قسەی خۆ بکە و دەمەداخەوە بڕۆ بەس لە مەغریب جۆرێک لە پێغەمبەراتی ڕۆشنبیر جۆرێک لە پێگە و پۆزیشنی پێغەمبەراتی هەیە بەس هەستەکەم ئێستا ئەو جیاوازە لە بینی خۆر ئاوە خۆر هەڵات شا بۆ ڕۆشنبیرکەم بۆ تۆ لە بەرەوەی کە تۆڕ کۆمەڵاتەکان کارێکیان کرۆ هەموو کەسێک پلاتفۆرمی هەیە ڕاستە و دەستگەیشتن بە معریفە و جاران نەماوە ئەو کتێبە زەردانە بەس لە ماڵی من و تۆیە هەبێ لە ماڵی مەلاو لە ماڵی منەوەرەکانە هەبێ ینی بۆ تۆ ئەمانە تا چەند سەرنجڕاکێشن و تا چەنیش ئازار بەخشە کە ئەو هەموو خەڵکە ئەبینی لە پێگەی موسەقەف نزی مێمەڵە بۆ دروست بۆ ئەوە و تا چەند ئەتوانی تاقانەی دەنگی خۆت بپارێزی جا پێشەوەی وەڵام بیتۆ ئەمەوێ بە چکە ئێمە جگە لە ڤیدۆکە خەڵکیش بە دەنگ جۆمالێگرێ ئەمەوێ بیری ئەوانە بێنمەوە کە بە دەنگ جۆمالێگرن ئێمە لە پۆدکاستەکانی میوانداری کاک تەڵعات تایرمان کردووە بابەتەکەشمان چشتی مجۆرە لە شەرقەوە هێنین بۆ غەرب و لە سەرەوە بۆ خوارەوە بەڵێ کاک تەڵعات جان ئەگەر وەڵام سەرکە مامۆستا من لەو مۆزوعە شتێکم پێخۆشە و شتێکم پێ ناخۆش بەڵێ ئەوم پێخۆشە کە ڕۆشنبیر ئەو پاوەرەی نەبێنێ نووسەر ئەو پاوەرەی نەبێنێ ئەم فاشیەتی خوێندەواری نەمێنێ چونکە خوێنەوار یان ئەوەی کتێب دەخوێنێتەوە ئەگەر ئاگای لە خۆ نەبێت دەبێتە فاشی یعنی ئێمە لە مێژووی خۆمان لە مێژووی نزیش خۆشمان ینی ئەدیب و نووسەر و نەرمەندان هەبووە پێی خۆش نەبووە شووتی فرۆش و عەرەبانسی و فیتەرۆوانە گوێ لێ بگرن فیتەر بۆ لە من بگا من نازانم چی مادام کتێب دەمێ ئەوە بڵێم زۆر جاران زانین گرنگ نییە تۆ چ بۆ زانینە دەکەی گرنگە یعنی ئەگەر زانین گرنگ بیان خوێندەواری گری بە مەچ لەو منداڵانە بکەین داونن یعنی بیان کوژین بیا خینە بەحرەوە چیانە بکەین یعنی چ لەو مناڵە بکەی ئۆتیزمیانەیە ینی دەریان کەین لە سیستەمەکە زۆر جاران ئەوەی دەزانێ مهم نییە چ بەو زانینە دەکا پێم خۆشە ڕۆشنبیر لە هیچ کۆمەڵگایەکە ئەم پاوەرەی نەمێنێ مەسەلەن وەکو سیاسیە گیان وەکو پیاوی ئاینێک وەکو لاهوتیەک خەڵک بۆ ئاراستی کە خۆی دەیەوێ و من باوەڕم وایە کە نەمانی پاوەری ڕۆشنبیر بە شێوەیەک لە شێوەکان نەمانی مێگەلە کە شوانێکی هەبێ ئەمە خبری پێویستن بێکەوە هەردووکیان زۆر جوانە یعنی من پێم خۆشە شوانمان نەمێنێ یان بەشەریەت شوای نەمێنێ لەبەرەوەی بەو شوانانە زۆر بازی گەورەی داوە بەڕاستی یعنی هیتلەر کە دەبێتە شوانی ئەڵمانی ئەمەی دەرەسی کە ستالین دەبێتە شوانی رووسیا ئەمەی دەرەسی مۆسولینی هەلوەتر سەدام حوسێن هەلوەتر جەمال عەبدوناسر هەلوەتر کە دەبێتە شوانی قەومیەکان نەمانی پاوەری ڕۆشنبیر یان نەمانی ئەو تەمە بۆ ئیگۆی تۆ زۆر
حەزێتت نایە بەس بۆ ڕۆشنبیرەکانی ترکە ئێستا بمبورە ڕەگەر لە دەستدانی پاوەەر ناخۆش بێنی بەڵێ بێگومان پێیان ناخۆشە حەزیان لێە مەسەرەن 200 گەنج بە قسەیەکی ئەوان بستنە قاعەیەکەوە یان بستنە هینێکەوە پێم خۆشە ئەم جیلە مناڵی من و تۆ باوی ئەو نەما بە شعارات هەڵخەڵەتێن باوی ئەو نەما سیاسەک بیباتە قاعەیەکەوە ئەو دیوەین پێ خۆشە دیوێکیشی پێ ناخۆشە دیوەکەم پێ ناخۆشە لەبەر ئەوەی هین نەما شتێک نەما لەسەری کۆک بین بەڵێ یعنی ئەمەی هەرێکەمان بۆ بە دوورگەیەک بەیەک ناوی بسەبەت یعنی ئێستا مەسەلەن جەناب لە سلێمانی بووی من لە هەولێر بووم لە مەخمور بوومە برا گەورەکەی من بەبێەوەی برا گەورەکەی تۆ بناسی بەڵام هەردوومان ڕەحمە لە بەعزم ڕاست بەبێەوەی یەکتر بناسین بەبێەوەی گوندەکەی تۆی بیبینێ بەدەوەی تۆ مەخمورت دیبێەوەوانە دەمانتوانی 2000 کەسێک لەسەر شتێک کۆکەین لەسەر ئەوەی کە ئێمە خەتەری نەبوونمان لەسەر یان نەمانمان لەسەرە یان جلی زەیتونی کەی بەعسیەکان بوو ئەمن ڕقلی بە تۆش ڕقلی و بەبێەوەی شتێک کۆی دەکردینەوە ئەم کۆکردنەوەی نەما وەکو جەنابەت گوتت بوون بە هەریەکە بوو دروگەیەکی سەر بخۆ و هەریەکە و عالەمێکی ئیفترازی بۆ دروست بووەوانە خەفەتەکەی من لە ئێستاکە جناب قسە دەکرد شتێکم لەبیر بوو یعنی مەسەلەن نیتشا خەفەتی لەست دەخوارد لەوەی معریفە و زانین لە پێناو ڕاستی نەبووێت لە پێناو هەیمەنە بووە لە پێناو مۆنۆپۆلکردن بوو یعنی مەسەلەن میشل فۆکۆ مەسەلەن من کتێبێکی هەیە زۆر نازدارە باز لەوە دەکات چۆن علومی ئینسانی بەعام علومی ئینسانی بۆ علومی ئینسانی ئیژناکە ئەوەندەی بۆ توجار و بازرگان یعنی ئێستا مەسەلەن دەروون شیکاری سایکۆلۆجی ئەوەندەی لەسەر نەفسیەتی کڕیار ئیشەکە خۆ لەسەر چاکردنی کۆنترۆل میکانیزمەکانی کۆنترۆل هین ژیرار لیکلێر کە ئەنثروپۆلۆگ ڕۆشنبیرێکی گەورەی هینە کتێبێکی هەیە لەسەر ئەنثروپۆلۆجیا و الاستعمار زانستی مرۆناسی لەگەڵ پێی وایە ئەنثروپۆلۆجیا و کوێکێک لە زانستە مرۆیی هەرە کاریگەرەکان ڕێخۆشکەرێکی گەورە بوو بۆ کۆڵۆنیالیزم و بۆ داگیرکاری بەبێ ئەنثروپۆلۆجیستەکان طبعاً هەمووی نایگەشتێنە ینی بەڵام بەبێ بوونی ئەنثروپۆلۆجیستەکان ممکن نەبوو داگیرکەرەکان بە ئاسانی بتوان کۆمەلگاکانی دیکەی وەکو کۆمەلگای چینی و کۆمەلگای هیندی و کۆمەلگاکانی خۆراڵاتی ناوڕاست داگیر بکەن زۆر ڕاست حتى لە پێش بەرنامەکەش لەسەر فیزیا کوانتۆم میکانیک یعنی کوانتۆم بە ئاخری دەبێتە قومبلەی هایدرۆجینی و دیکە قومبلەی نەوەوی یعنی من ئەوم پێ ناخۆشە مەسەلەن علومی ئینسانی یان معریفە لە ئەساسەوە ئینسان گریمانەی دەبێت گریمانەی ئەو بکە کە بۆ هەیمەنە و مۆنۆپۆلکردنی کۆنترۆل ئەو ئەمان بۆ پۆینتێکی دیکە کە ژیل دۆلۆس ئیشی لەسەر کردو پێم وە بەیە هینە جاک دیرێدایە ئەوەی باز لە معریفەی ڕایزۆمیەکە ینی ئەڵێ لای ئەو ئەڵە معریفە بریتی نییە لە درەختێک کە ڕەگی هەیە دوایی قەدی هەیە دوایی ئەچێتە گەڵاو لە قەپۆپەکان ئەڵێ معریفەی مۆدێرن خۆتەزانی لە ڕیزی پۆزمۆدێرنەکانی شار هینەکرێ معریفە ئەبێ بە شتێکی ڕایزۆمی بەس پێدوانیە ئەوەی کە هەموو خەڵکیش هەر هەمووی خوێنەوار بیا خۆی بە خوێنەوار بزانێ بە جۆرە لە جۆرەکان هەمە ڕەنگی ئەکوژێ تاقانەی ناهێڵێ و جۆرێک لە حرمەتم بۆ بیسەر و بۆ بینەرەکانیش جۆرێک لە سقافەت و کولتوری حەشامات دروستەکە کە تیا یعنی تۆ خوێنەواری منیش خوێنەوارم و تۆ ئاگا لە نیچێ منیش ئاگام لە نیچێ تۆ گۆرانی لەوتان منیش ئێڵێم پێدوانیە جۆرێک لە هەمە ڕەنگی معریفی کولتوری کوژە و کولتور بە جۆرە لە جۆرەکان پاشەخشە پێەکە من پێم وایە ئەوە هەروە بووە بەڵام ئێستا ئێمە دەیدۆزینەوە ینی بەس هەروە بووە یعنی مەسەلەن وەکو باوچێک وایە کاتی خۆی مناڵەکانی لە سفر قسەیان نەدەکرد بەس دواتر دوو بە دوو لە هینە یانگوت ئەمە باوەک نییە و دیکتاتۆر و نەزانم چی ناو برادەرەکانی خۆیان لە ڕاستی هەروە بووە یعنی مەسەلەن لە سەردەمی مەسەلەن زاتێکی گەورە و مامۆستا عەبدولکەریم مودەڕیس خەڵک قسانەیەر کردووە کە مامۆستا مەسعود محەممەدی دەنووسی خەڵک قسانەیەر کردووە بەڵام پلاتفۆرمێک نەبوو بۆ دەرچینیان قسانە دەڕاستیەکەی لە دنیای ئێستا کە ئەم بێهودەیە گشتگیرەش هەیە و ئەوانە ئەوەیە ئینسان شۆک بولەوەی بەڕاستی ئەمە 8 ملیارەکەی ینی ئەمە 8 ملیارەکەەوە بیرەکاتەوە یا ئەمە ئاستی کۆمەلگاکەی منە ئەمە ئاستی شارەکەی منە مەسەلەن کاتی خۆی لە هەولێر مەسەلەن جی موکریانی و حوزنی موکریانی و دکتۆر معروف خەزدار و ئەوانە ستار بوون وەت دەزانی شارەکە هەمووی ئەوەیە
یان ئەمانە ڕابەری شارەکەن بەڵام لە ئەساسدا وەکو ئێستاوا بوو بەڵام قسانی لە فێسبوک و لە ئینستاگرام دەکرا و کات لە چاخانەکان دەکرا لە سەری کۆڵانەکان دەکرا کەشفبوونی ڕاستی و دروستی هینەکە شۆچێکە بۆ هەموو ئەوانەی کە باڵێ تۆ جەخ لە قسێکێتەوە کاڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەلگان خراب نەکردو بەڵکو حقیقەتی کۆمەلگان وەکو خۆی دەرخست بە چاوی تو هەروە بووە خۆ من لەسەری فەرعەکە هەروە قسەیان دەکرد ئەو جنیوەی ئێستا بە عەبدوڵڵا پەشێوێدەن بە ناحەق لە زاتێکی گەوری وەکو عەبدوڵڵا پەشێو ئەو کاتیش لیانەدا بەڵام ئەو کاتێ پلاتفۆرمی نەبوو پێمان وابوو نا کۆمەلگا هەموو عاتەن هینا ئەمە جۆرێکە لە یعنی جۆرێکە لە خۆدزینەوەکو خۆدزینەوەی دیکتاتۆر کە پێی وایە پۆلیسێ و مرور هەیە و هەموو شتێک ئەمینە شارەکە لەژێر کۆتڕۆلی ئەوەیە نازانێت لە بنەوە دەکوڵێ ینی باش ئیتر کەشفبوونی یان با بڵێن بەسەرداکەوتنی ئێمە بەسەر حقیقەتی ئینسانەکان کە ئەم لیڤڵە خواری خوارەوەیە لیڤڵ هەیە هی ئەوە نیە هەر بشی بینی قسە هەیە هی ئەوە نی هەر بشکری یعنی مثلەن کابرا لە ماڵی باشی ناگرێت مەجلیسەکە قسە بکە دەچێتە بەر دەرگا قسە بە بەختیار عەلی دەڵێ عەلێنم لە مەجلیسی باوکی خۆی لێ ناگرێت ڕاست قسە بکە ئەم ئازادیە ئەمە هەر هەبووە بەڵام ئێستا مە کەشفی نابێ بێزارماکە بێگومان ماڵی لەگەڵ دەبێشی خۆ بکەی باش با بچین بۆ تەوەرێکی تر بەس پێشەوەی بچین بۆ تەوەرەکەەوەی پرسیارەکە هین نەبێ بینەران ئاگان لێ ئەزان کێ میوانمانە بەڵام بۆوانەی بیسەرن و ڕەنگە بیداەتی پۆدکاستەکان لێ نەبوو بێ ئێمە لە گفتوگوۆین لەگەڵ کاک تەڵعەت تاهیرە تاوان هەردوو دوو قۆڵی گفتوگۆیەکەین دەربارەی کۆمەڵێک بابەت کە ناومان ناوە بابەتی چەشتی مجەورانە تێکەڵەکەین لە ئەم سەر و بۆ ئەوسەر ویستم لەسەر بابەتێکی دیکە قسەکەین بە زۆر بەڕاشکاوی کاک تەڵعەت تەوە خۆتە زانین پۆدکاست پرسیار و وەڵام نیە من تۆ گفتوگۆکەی بۆ پرسیارە لێ ناکەم بەس تێڕوانینێکی خۆم بۆ جەنابەت بازەکەم لەسەر پەیوەندی ڕۆشنبیر و دەسەڵات ینی لە کوردستان لە دوای 1990ەوە ینی پێشتر ڕۆشنبیر دوو بەرەی زۆر بازە بوو یا ئەوە بووی قەڵەمی بەعسید لەگەڵ بەعسایی ئەوەی لەگەڵ شۆڕشایت ینی تا ئەندازەیەکینمان نەبوو ینی هەر خۆی ئۆتۆماتیەوەی کە بۆ بەعسد نانووسی ئۆتۆماتیە خستە خانەی شۆڕش و ئەوانە بەڵام لە دوای نەوەیەکەوە کە حیزبەکان هاتن ڕۆشنبیری ئۆرگانی دروست بوو کە بەسەر حیزبەکانە دابەش بوون و ئەوانە ئێمە نزیکی 30 ساڵە ئەزمونێکمان هەیە لە پەیوەندی ڕۆشنبیر و دەسەڵات بە چاک و بە خراپەوە حەزەکەم باسی ئەو پەیوەندی بکەین بە تایبەتی ینی لە کوردستانە بە تایبەتی لەم دواییانەیە لیا لەگەڵ دروستبوونی ئۆپۆزیسیۆنە یعنی دەسەڵاتی سیاسی وەکو جۆرێک لە تاعون سیاسی وەکو جۆرێک لە کائینێک کە سیلیەوە نابێ لی نزیک بیتەوە وا مامەڵەمان کرد ڕاستەکەی وە سەقافێکی زاڵ دروست بوو بە تایبەتی ڕۆشنبیرە سەربەخۆکان و یعنی وا وێنانە کرد کە هەر ئیشکردنێک لەناو ئەو ئۆرگانەیە هەر ئیشکردنێ لەگەڵ ئەم سیاسیە هەر پەیوەندێک لەگەڵ ئەم منزومە سیاسیا بە جۆرە جۆرەکان توی خستە خانەی کەسێکەوە کە خۆتت فرۆشتووە قەڵەمت فرۆشتووە ئەگەر لەوێ ڕخنەگریش بووبی و لەگەڵ هەوڵت دابێ بۆ نمونە ئیش لە سەرۆکی کە ئەم سیاسەتە ئەمەنە سەر نەکێشێ بۆ نمونە لە شەڕی ناخۆیە زۆر سەر نەکێشێ بۆ زیاتر شەڕی ناخۆ هەوڵ بە هێوریکەیتەوە تۆ یعنی لە دوای نەوەیەکەوە تقریبا لە دوای 2000 و دەنگێکی زۆر دیاری تا ئەندازی بێگومان پێشتریش ئەو دەنگەتەر بۆ بەڵام لە دوای 2000 وەکو دەنگێک دەرەکەوی لە کۆمەڵی مؤسسە ئیشت کرد لەگەڵ کۆمەڵە سیاسی ئیشت کردووە بۆ تۆ ئەم پەیوەندیە چۆنە من حەزەکەم ڕێی جەناب بزانم دوایی ئەگەر جیاواز بێ منیش حەزەکەم ڕێی خۆم لەو ڕۆ دەربڕمەوە خۆی هەموو شتێک لە دوورەوە ناشینە بەڵێ هەموو شتێک لە دوورەوە دزێوە کە دەچێت ناو دیتێڵی ئۆرگانەکانی ئەم حیزبانە چێن ینی ئامۆزای توێە کوڕەپوری منە یان خۆ لە مەری خۆ ناتون هاوڕێی منە دراوسی توێە ڕەنگە ڕێڕەوە گەورەکەی بەدەست نەبێ بەس من دایمەن شتێکی ترم هەبووە لەگەڵ پەیوەندی من لەگە دەسەڵات مەسەلەن من مامۆستا یاسین جەناب دەناسم پیاویش دڵسۆز پیاوێکی خۆبوو من بەیانی پێم بڵێ لە سین لە دەستگاکان داوایان کردوم دڵی مامۆستا تۆ بڕۆ چکە تۆ نەچێشیش ترسێ ئەم شوێنە بێ ئیش نابێ باش مادەم دەناسم کوڕیچاچی بڕۆ هەر تۆ لەوێ باشترە باشە بەس با یەک پێش ئەوەی کە باش ئەگەر پچم ینی ئەگەر ئێستا بۆ منە ئیزن لە جەنابەت وەرگرم بەبێ مەرج پچم یا چۆن چوونەکەم چۆن بێ ینی هەر لەورەوەی کوڕی چاکم کوڕێکی باشم خاوەنی ڕێی خۆمم
یعنی ئەمە گەرنتیەکە بۆی کە پچمە ئەوێ لەوێ ئەو سیاسەتە ئەو بەرپرسە ئەو دەستگایە تێکەڵی خراپیەکانی خۆی منەکە حەزەکەم ئەو ینی چکە بەڕاستی لە ژیان من زۆر دێتە بەردەمەم ینی جەنابەت ئاگاداریانی لەلایەن هەمە جۆر بەرپرسەوە لەلایەن هەمە جۆر دەستگاوە پێشنیار ئەخرێتە بەردەستی من ئەخرێتە بەردەستی جەنابەت ئێمە ینی من ناڵێم ئەترسین بەس جۆرێک لە سڵکردنەوەمان هێن ناڕۆین بمبورە ئەگەر قەتەم کردی بەس حەزەکەم ئەوە ینی وەکو ئامۆژگاریکی جەنابیشت ینی تەواوە لە سوورەکە دەترسی سوورە عامەکە ترسی لەو جوڵەیە ترسی کە ئەم جوڵەیە چیری دەکەوێتەوە یان زۆر جاران دەتەوێت ناتوێت باجی لۆگۆکە بی ڕاستە یعنی تۆ ئێستا مەسەلەن بەرنامەیە دەکەی لە سین کەناڵ لە چل دقیقە خۆم مەسوولم لە قسانەی کردومە زەمبی من چییە ئەو تەلەڤیزیۆنە یان ئەم کەناڵە 2 ساعت پێشتر خبری سیاسی بڵاو کردووە کە نەپرسی پێ کردوم نە ئاگام لێە ڕاستە یعنی جەنابە دەچی لە بەرنامەیەکی کولتوریە 40 دقیقە لەسەر کۆمەڵناسی قسە دەکەی تۆ لەو مەسوولی کەچی دەبێت بازی پلاتفۆرمەکەش بی بازی لۆگۆکەش بی من لە هەموو ژیانم وابزانام یەک کۆبنەوەی حزبیم کردووە ساڵی 92 بەڵێ نەمان 91 ئەواخیری 91 یازدەی 91 برادێکم هەبوو یەکێتی بوو گوتی بابچینە کۆبنەوەی حزبیەک نازانم بیشە قسەمان بۆ دەکا وتم باش منێک کە لە کامۆ و کۆڵن وێڵسن و هینەوە هاتووم ینی بۆ من ینی فزول بوو بچم چوومە وابزانم 10 دقە دانیشتم بە چاوی تۆ مامۆستا 12 دقە هاتمە دەروتی بۆ هاتە دەرێ وتم زۆرم پێ عجایبە ئێمە 200 کەس دانیشتن یەک ڕێیمانەوێ چکەم دەزانم تەڵعات پاش ساعاتش کە ڕێیەشکە هەیە هەر خۆست ئینسان حاڵەتێکی جیوەیە و دەگۆڕێ ئیتر لە هەموو ژیانم من ئەو 12 دقەیە دانیشتوم باش کە من پێم وانە پێم خۆش نەبوو یان ئەمن لەو کیمیای من ئەوە نەبوو مەسەن لەگەڵ 200 کەسا یەک ڕێیم هەبێ لەگەڵ 300 کەسا یەک ڕێیم هەبێ بەڵام بەڕاستی خەڵکە باشەکانی ئێمە لە سڵکردنەوەیە ئەم کەناڵیان بەو دەردەبرد ئەم دەسەڵاتیان بەم دەردەبرد باش لە بروی ئامادە نەبوون لەو ئۆرگانەنە باشیان دەرکەوێ ینی کەسێکەیە کەسێکی باشە هینە کەسایەتی جوانی هەیە دەتوانێت مەرجیش دانێەوە ئەوانە کە سڵ دەکاتەوە کەسێکی خراپ دەبنەوێ کە کەسە خراپەکەیان برد ئەمە دەبێتە حاڵەتێکی گشتی و ستایلێکی گشتی کەسە باشەکانی حتا لە مامۆستا یاسین حتا لە سوسیال میدیایە بیبیدا کەسە باشەکانی مەقسە ناکەن ڕاست جۆرێک لە ئیرهابی هی جنێ و فرۆش و هی پێیوانەکان هەیە کە ئێمە تەسلیمی بووین وەڵڵا من 1-2 جارش پێشنیارم بۆ برادرانی وەزارە ڕۆشنبیری کرد ئاگوتم کاکە ئیشێکی زۆر بەسیتی بیکەن خۆ ئێمە 6 میلیۆن 5 میلیۆنی و 7 میلیۆنین لە کوردستانی باشوور خۆمان محترم نابین پێویستمان بە هەموو جۆرێکە با پێکەی نەبێ با قەشمەر هەبێ با جنێ بەڵام خەڵکە باشەکانیش بابێنەوە سوسیال میدیا وتبیستێ ناچێ هەر تەلەفۆن بۆ 400 بکەن جەنابەت ئێستا 30 کەس دەناسی شایستەی قسەکردن من 20 دەناسی ئەم ئازیزە کامێرەمانەوە دەناسی هەر بینێرم بڵێن کاکە یەکێ لە مۆبایلەکەی خۆتان 10 دقە قسەیەکمان لەسەر بواری حەزل لێ من دەزانم مامۆستا عەدنان کەریم قسەی قۆڕ ناکە قسەیەک دەکا شایستەیە قسەیەک دەکا لە هینی خۆی ترسێ من دەزانم هونەرمەندێکی وەکو بازرگی هەیە لە خۆڕای قسە ناکە چونکە مەسئولیەتی لەسەرە هەر لەسەر ناوەکەی خۆی نەک ترس لە بن ترس لە خۆی مامۆستا فلان فیسار 10 دقە بە مۆبایلەکەت لە ئەڵمانیای لە کەنەدای لە ئوسترالیای لە چوارباخی 10 دقە بە مۆبایلەکەی خۆت لەسەر مۆزوع ئەگەتەوێ بۆ منێرە من دەتوانم مانجێ 400-500 ڤیدیۆ بخەمە ناو سوسیال میدیا کێشەکە لەوەدایە ئەم سپەیسی خراپەکە کەمە بێتەوەی تر ئەو بۆشایی کە خراپەکان نییە خراپە هەبێ کێشە چیە کێشەی لە خراپە چکە هەر هەیە هەر دەژمێنەیە و بەدەست و بەدەست کەس نییە بەڵام لە تەنیشت ئەمەیە با خەڵکە باشەکانیش قسەیان نەبێ هیچ ناچێ 10 دقەیە چارێجەکە مۆبایلەکەی خۆت ویستم تۆزێ یعنی ورتر لەسەر بابەتی ڕۆشنبیر و هی دەسەڵات قسە بکەین ئێستا لە کوردستانە یەک وێنە بۆ ڕۆشنبیر دروست کراوە کە ئەبێ ڕۆشنبیر بەس دژی دەسەڵات بێت و لە دەرەوەی کایی دەسەڵات بێ لە دەرەوەی کایی سیاسی بێ من هەمیشە طبعا هەمیشە بیری ئەو کەسانە ئەهێنمەوە کە لە دنیا دیمەنی ڕۆشنبیری دیمەنێکی هەمە ڕەنگە سارتر ڕۆژێ لە ڕۆژەکان ئەندامی حیزبی شوێعی بووە ڕۆشنبیرە گەورەکان جۆرج ئۆرڵ ئەگەر باسییان کەین ئەبێت کتێبا بنووسێ هەمیان یعنی نیرۆدا حیزبی بۆ وەزیریش بووە مالارمێ وەزیر بووە یعنی دوجار چێ ئەبێ بیکە ئەمانە دوجار کولتوری
کولتوری فەڕەنسی بۆیە گەورەیە لە برەوەی کە مالارمێ بێ بە وەزیرتیایە یعنی لای ئێمە بۆ نمونە مامۆستا شێرکۆ فترێک وەزیری ڕۆشنبیری بوو شێرکۆ وەزیری ڕۆشنبیری بێ طبعا ئەگەر لە ئیدارەدانێکی وەزارەتی ڕۆشنبیری بزانێ شتێکی ترە مامۆستا فەلەکە دین کاکەی فترێک تۆ فترێک سەیری دیمەنی پەرلەمانێکی کوردستان کە چیتیایە پڕە لە نووسەر مامۆستا حسین عارف ئەندامی پەرلەمانە یعنی ڕەنگ سیاسیەکانی وەکو کاک مەلا بەختیار و وەکو بۆ نمونە فەلەکە دی کاکەی و ئەوانە ڕەنگە خوێنەوارەکانی خوارەوەی پەرلەمان بوو بنەزانی زۆر ڕاستە یعنی بەس ئێستا سەیریکە باوەڕەکەی لەگەڵ پەرلەمانتارەکە قسەم کردوتی ئەم خولەی ئێستا بۆ لیژنەی ڕۆشنبیری یەک پەرلەمانتاریتیان نییە یعنی ئەگەر دای بمانێ پلانی ڕۆشنبیری زۆر ئازبەرز بۆ کوردستان دابنین لیژنەکە 5 ئەندام بدۆزینەوە دوجار خۆ ڕۆشنبیریش چی ئەکا بێ چی بکەوانە تا چەند لەگەڵ ئەم دروستکردنی ئەم فیگەرە بێگەردە پاکشخوازای کە وەکو پێغەمبەری هینا ڕەزایەتی خەڵکۆ کاتەوە دژی دەسەڵاتیەکە تا چەند پێ دوایە کە نەخێ ڕۆشنبیرەکان ئەبێت بەسەر کایە جیاوازەکان کەم کای ڕخنەگری کە بێگومان ڕۆشنبیری ڕخنەگری زۆر گرنگە و ئەبێ کای دەسەڵاتیش بەشی خۆی ئەبێ لە کەم خوێنی ڕۆشنبیر بیپارێزین وانە نازم تۆ تا چەند تەواو لەگە تێڕوانەکەی تۆیە بە تەواوی و پێشم وایە وەکو گوتم لە پەرلەمان لە سوسیال میدیا لە ناوەندە ئەدەبیەکان لە ناوەندی ڕێکخراوەکان ڕێکخراوی نووسرانە و هونەرمەندانە فلانە فیسارە نەزانسی مەسلەی خۆ دزینەوە لە کارکردن و قسەکردن چکە تو کار نەکەی هەڵە ناکەی یعنی ئێستا چێت دەوێت کە معارەزەیە با دایرەیەکی بدەمێ و دایرە مەشاکلی تایە هەتیا شەرکەوت دەبیتیان و شستێنی غەڵەتەکەی وردە لە ئیشکردنە من پێم وایە هەموو ئینسانێک مەفروزە ئەوە بکا کە دەیزانێ بەبێ گوێدان ئەم شتانە من دەتوانم 250 بدەمە کەسێکی محتاج چاوەڕ ناکەمە تا 100,000 مەجە بدەمی 250 خۆ دەم و ئیشەکەی خۆمەکەم با کاک فاراقم لا مستەفا ملیۆنێکی بداتی ئیشی من 250 ئەوە توانای منە و پێشم وایە هەموو خەڵکە باشەکانی ئێمە پێویستە لەم ئۆرگانە ئیش بکەنەوە ئۆرگانانە باوەڕکە من تۆ دەیزانین خەڵکی زۆر دڵسۆزی تایە خەڵکی زۆر خوێنەواری تایە من خەڵکە ناسم لە پارتی خەڵکە ناسم لە یەکێتی خەڵکە ناسم لە یەک گورت و خەڵکی زۆر بەتوانان خەڵکی زۆر کراوان عەقلیان زۆر کراوەیە سوورە گەورەکە زانی ئێمە زۆر کێشەی سوورەی گەورەمان هەیە مامۆستا سوورەی گەورە عەرەب سوورەی گەورە کورد ناسینە دیتێڵەوە ماکرۆ تێڕوانینی ماکرۆی پێڵەن درشتە بینی یعنی ئێمە ناسی ناو پیکسلەکانەوە ئەمەی باش تۆ مثلن پەرلەمانی کوردستانی حکوومەتی هەرێمیان هەر دەستگایەکی ترە تۆ بۆ نابیە پیکسڵێک بۆی جوزئێ چاکەی تۆ جوزئێ چاکە ئەو جوزئێ چاکە باشە یعنی بۆ باشەکان نەبنە زۆرینە بۆ نابێ زۆر وەکو جەنابەت گوتی یعنی ئەمە ڕەفیق سابی لە پەرلەمان بین ناتوانێت احترامی نەگرم بەڕاستی مامۆستا ڕەفیق سابیر هی مامۆستا حوسێن عارف هی ئەوەیە هەربینی دەستی ماسکەی و بڕوا دەستی ماسکەی ئەنی ئەوە نییە سڵاویش لێ بکەی هەر بڵێ مامۆستا بێن دەست ماسکەم و بڕۆ دەست ماسکەم وەرە ڕاست واناکە دەی باشە ئەمە لە چێوە ئەم مۆدلە پیا دەبێت لە تەکانەوە یان لەو مەجموعە نووسەر و بیرمەندە کوردی کە پێی وایە میلەتە بە کەڵکی هیچ نەما دەبێت قومبەلەش نەوەی لێ بدەن و زۆر خراپە ئەوکەمە بۆ ڕوانینە متعالی و باڵاخوازانی یعنی خەڵک بە حەشامات و مێگەل یعنی تۆ میلەتە ستەم دیدە هی ئەوەیە تۆ مجنێوی پێ بی تۆ ئێوەی ڕەتیکەوە ئێوەی بیسڕیەوە ئێدەکا کە دەستی بگرا کاتێکا پڕە لە مەتاوزەی چاک دەستی بگرە ئەگە نووسری دەستی بگرە سایق تەکسی سایق تەکسی کابرایکی بێگانت هەڵگرت بە خێراتنی بکەوە بە خەڵکی سلێمانی خەڵکی محترەمە نووسری دەستی بگرە مامۆسای دەستی بگرە کاسبکاری دەستی بگرە کێشەکە لەستایە لەوەیە ئێمە هەر کەسە لە پیکسڵی خۆی ئیشکا ڕاست لەو پیکسڵە بۆی ئەمە سوورە گەورەکەمان لە ئەخی لە چی دروستە بێ لە بچوو ئەگەر باز لە پەیوەندی تەندروستی نێوان ڕۆشنبیر و سیاسیە ڕۆشنبیر و دەسەڵاتدار بکەین ئەبێ هەرێکان بە مەرجی خۆیەوە بەشدار بێ لە کای خۆیە من کاک تەڵعات یعنی زیاد لە جارێک بانکراون بۆ ڕاوێژ پێکردت مامۆستا لە فڵان شتا مەسئول بەرپرسێکی گەورە بووە ڕاوێژمان بەرێ لە فڵان شتا باشە دوای سێرەکەم ڕاوێژەکە جۆرێکە لە قولا بۆی من بکڕن ینی پێڵە مەڵم هاوڕێ ئەزیز من ئێستا بە خۆڕای ئەم ئیشت بۆ ئەەکەم تۆ بۆچی پارەی بە من لەگەڵ خۆشمان دە کەسی ترێنم بە سیاری خۆمان دەین بە سیاری خۆمان ئەگەڕینەوە خواردەکەش ناکەوێتە سەر ئێوە ئوتێلیشمان ناوێ ڕاوێژی زۆر باشیشتانەینێ بەس بە قسەمان بکەن بە سیاسی کورد ئەمەی نایێت تۆ ئەڵێ
هین القرآن آياتك تشبيه نبي وهين وصنعتك لنفسي اشتكي وابا موسى بتايبتي توم دروس كرو بوي خدمتي هنا كيمن يعني مسؤولي كل بجور جور كان اي بتكابي خوي بلام روشن بيريج لبرامبرا كاك طلعت روشن بيريج كبانك كريتا مؤسسه كويتر هم ذاتي خوي لدستا يعني بيبلن جنوب فلان بجنوب يعني ابي بس سينيك كسيكي سينيك يعني حرمه بوجلابه يعني صقرف تار انا ما ملاكه جنوب بفلان بورا اورا بيدنبا بس مثقافة أكريبا مرج أجر مثقاف خوي خاوني وزيش يجورو بهيز بيئة وأنا بشتنا وكايكو لشوينا قبل أمريكا تو إيكي غلطة إسابون منا أم بين ساردي كوتو تبيني بون منا كاك بافل وكاك مسرور ويشتيو بارتيو أجر بون منا من لاي كاك مسرور من لاي كاك بافل بيلا مانم هاور يعني عزيز أمي ويكن غلطة بياني دانيشن لقالك أجر بمن بلا بون من الرخني وتاريخ لسم صار ملاي نوسم لبريد بياني إيو دزا كان من يكتر توقع كانوا جنيو كبو من منته بوي باشترواك أولا برشاو بقرين إيو يق ملتن تو رفيقي فلاني أو رفيقي أردوغان أم رفيقي كاك السنة نازم شيء دواجار أويك أمينته كردستان أبو إيوه وأويك أمينته بشتو بنا أموزاي يكترن وأمانة دواجار بيجانن نازم إمكان هي بمن أما بكم ببرسيارة إمكان هي بمرجاني خومانا ولا قال برپرسێک دەسەڵاتدارێکی کووردا ئیش بکەین خۆی کە جناب قسە دەکرد من ویستم شتەکە فراوانتر کەم حەزەکە هەر نەک مشکلی مثقف لەگە دەسەڵات يعني ڕۆشنبیر و دەسەڵات مشکلی خەڵک لەگە دەسەڵات چیە شتی زۆر بەسیتە لە ئەوروپا لە غەرب خەڵک دەسەڵات دەژێنێ بۆیە دەسەڵاتدارەکە ناتوانێت لە پایسکردی بیکاتە لاکسس ڕاستە لێرە مشکلەکە ئەوەیە حکوومەت خەڵک دەژێنێ يعني هتاتو معاشخوري أو بي إسلام نقدر سين وزير للرجاي بازي منه معاشكي ورجلي حد يسيو معاشبة لجزء مثلا توكا سلوك وزيراني هولندا دبيني بباسكليك ودروا خو مثلا كما أزاياتي نية تو بباري من معاش ورجلي باري من توري دقلي ليرة باري حكومة إموريري خلق وريري شكل لو عكس بوتوا كواتا أو معاناة دقل بيني روشنبيل ودا صلاة لبيني فرمانبر ودا صلاة لبيني أواني لأورغانا كاني أم حزباني دا صلاة إيش شكل تيجي شونا شكل عكسها استا كرامتي إنساني غربي يعني روشنبيلي روج آوائي بو محفوظة لبري أو نام جيني من دي جيني يعني استا من على كان ناتوان مقصي منك الموست من دي هجيني ناتوان من إسلامي بدأ كما بتصدر كومونيست بيريان در خوارد بدأ توان بمقر دار توام نعم دتوانم زلكي بكرة توام نكرم ما دام تصلاتك لا يمنا بلام چشکل لویده اگر ام نالانا پاری خویان پیا کرد شادیان هنا ایش خویان کرد ام کاتا جیانی خوی هاوشد کدبی نامن او باو کدبم نایج او اولاد دبی اما بو اوي ام ده صلاة آوا ناشرين نبي وام خلق آوا قرباني نبي ولم دواليزمي خوف روشتن و نازانم بپاكي زي ما نو نزات ما بي دبي سيستمك بغوري سيستمك اللوي ام حكومتا بيوابي باري ايميلاي او نك باري خويت يدي ديابا ايما استا شكل لو دايا يعني مثلا ده صلاة داريكا بيوابي اما باري خويت ولا مصلحة الشاندانية بغوري ما مستعب يعني إسا دتواني من بقري بمكوجيان دفترم داتي شي هي بدي صلاة لي بسنين شي هي بس بيدوانية إشي روشنبير أوي كإيج لسرو كان منطلتي دا صلاة بقوري حتى إسا تو أماجد بأبوريه كريخور يا أبوري ريعيكر لو هكا سرچاوكا آسانة لبردست معنا أكيوتا بردستي وبأرزي خوي إدا برشيكا بسرما بلام ناكرد بون منا سیاسی کانم پیم بلکه که تو به روشنبیر چون تو بس سیاست دزانی یک دیاشتی تری نایزانی لآگل آینی نکرید لهمان کات ثقافی آینی تبی ثقافی کمالاتی تبی ثقافی درونی تبی وانا با خبرش خوش هم دمی بله خبرش خوش لما يجوا كردا بس أديبون سرمانته سياسي كان سنته مالي مرست أجر ما بيت الشو إلا ببعد دينية كم معوته وكو الشيخ محمود يحفيد يعني مرست يعني وكو زنايب ملا مصطفى مثلا عائلة الشيخاني شيخاني بارسا أو دمينته ولا لم كوملقا لم ميلتا براستي سينوساتي سياسيين كز نازاني لم صالي لكان شيء محافظ أبسلماني هو والله هم أنا حاجته في قبيل مدناس براستي شيء دزاني محافظي هولي لا سيكان شيء هو بس زلام بيبلي حسين عزني مكريين الناس دبي بزعن أمانة زور مؤقتا و أو دمينته أو خدمتي كبا بفرنجيا كان
بە زمانیەکەن بە خەڵکی خۆیانەکەن لە مێژووی ئەدەبیاتی کوردی یان با بڵێن بیری کوردی ڕاستی ئەدیبان نووسەران بیرمەندان قەت لە بەرەی دەسەڵاتە نەبوونە وەکو هین وەکو مؤرخ نەبوون ڕاست یعنی با بڵێن ئەحمەد موختار زاو دەبینی عاج تۆفیقی پیرەمێر دەبینی قانع دەبینی بێکەس دەبینی هەمویان بەڵێ کاک تەڵعجاویستم لەسەر یعنی ئەوە هیچ جوتمان لەگەڵ سیاسەکانە لە بەم ئاستاقسەکەنجا لەو کاتەیە یەکشتێکی خۆشم بیراتەوە نێزەکەم قساناکەین خەڵکانەکە یەکسەر دێتە کۆمنت تۆڵەمانە خەریکی تەسویقی خۆیانن بۆی کە بکرێن بەین لە کاتێک ئێمە پێشتریانی ڕاستەکەی وابزانم غەنی و ئێمە پێیسمان بۆ نیە ڕاستەکە چکە پێشتر زۆر شت خراوەتە بەس ڕاستەکە ینی سا بۆ نمونە من خۆم شەرم لەوە ناکەم ینی لە خۆم ڕائبینم بای ئەوەندە کامبڵم بای ئەوەنە لە مانجمنت و لە مەسەلەی کاریگەری ئەزانم ئەوەندە لە سیاسەتی کولتوری ئەزانم ئەگەر داوام لە بکرێ ببم بە وەزیری ڕۆشنبیری کە ئومێ دەکەم ینی لە داهاتوە حکوومەتی تەکنۆکرات دروست ببێ داوام لێ بکەن بە وەزیری ڕۆشنبیری بە ئەو پەڕی خۆشحاڵەچم و خۆشم بە بەرپرسیارەزانم و زۆر باش بڕێ لە ئەوەی کە خۆ بە بچووک بزانی بڵی بەخوا من هیچم لێنە ڕاست نییە زۆر باش ئەیکەم بەس کاکتەڵ ئەگەر بینەوە سەر فیگەری ڕۆشنبیری بە تایبەتی ڕۆشنبیری ڕەخنەگریانی زۆر گلەی لە دەسەڵاتەکەن دەسەڵات دوای کرد بەس من و تۆ کە ئاگامان لە پشتی پەردەی پەیوەندی ڕۆشنبیری و دەسەڵاتی زۆر و ڕەنگە تۆ لە من زیاتریش ئاگادار بیانێ بەڕاستی ئەگەر سەیری دەسەڵاتدارەکان بکەیت کەمیان نایەوە بە ڕۆشنبیرەکان و سەخی بوون لە بەرامبەر ڕۆشنبیرەکانەوە زۆر جار ڕۆشنبیرەکان ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان کوردەڵێ نمەک بە حرامەوەی منوانە پارەشی وەرگرت امتیازی وەرگرتو چۆتە دەرەوە ئەخسەی بە سیاسەکەش وتێتەوە بەس پێدوانی ینی ڕۆشنبیرەکانیش بۆن منەوەی جەناب دەتوت وەرە دایرێکت ئێمە دەست بزەم چۆن ئەبێ بەڕێ تۆ ڕەخنە لە دەسەڵات دەگری بەس خۆت گۆڤارێکت هەیە ناتوانی لەگەڵ سیر ڕۆشنبیری ترا بێکەوە بژین ئێوازانی ناڵم جیاواز نەبن خراپترین مؤسساتەکان لەم کوردستانی من و تۆیە کاک تەڵات ئەوانەیە کە بەرپرسەکانیان ڕۆشنبیرە ڕاستەکەی یعنی لە ڕووی گەندەڵێ و ڕێگەندەڵە لە ڕووی ئیدارە خراپ ئیدارەدان و خراپ ئیدارادرێت لە ڕووی کەمی بەرهەم و ئیدار جاسا لە کوردستان شتێکی خۆشش دروست بۆ کاک تەڵادەوەی کە تۆ بەس دزیمەکە ئیتر تۆ فریشتەی کاکە هەر بەس دزیکردنیە تۆ پارێک تەخەمە بەردەست ئایا ئەو $1000 ئەخیتە بەردەستێکی کارزان یەک دنیاشتی پێکا کە خەیتە بەردەستێکی کەسی دەستێکی پازانەیە خەساری بکە دوجا خۆنەشی دزیەوە ینی بە تۆزێ ڕەخنە لە خۆشما بگری لەوەیە کە ئێمە هەر ڕەخنەی دەسەڵاتمان کردو نەموزەجەکانمان چییە ناخۆیستوانە کە قسە دەکەیت تۆ ئەوانەی سەرنووسری برایەتی و کوردستانی نوێ ئەوانە بوون لە زەمەنی شەڕ ناخۆ چێ بوون ڕۆژنبیرەکان نەبوون ئەو شەڕە چێ کردی یعنی ئێستا من زۆر جاران بیرەکەمەوە حتا لە 60ەکان و لە 70ەکان مثلا قامەتە گەورەکانی سەقافەی کوردی و نەجنیا بێکردە يعني ئەم حارەتە پۆپۆلیۆسیە لە ڕۆشنبیرەکانەوە دێ دەگەی چۆنە یعنی ئێستا لە بینی ڕۆژنبیرە گەورەکانی هەفتاکان بەبێ ناوبردن ینی لە کتێبان نووسراوە ینی ئەو مزنێ و بە یەکتر دەدەن ینی من لە بیرمە مەسەلەن ئەدیب و ڕۆشنبیر و ئەوانەم دەستگای ئێلامیانی یەکێتی پارتیان بڕێوە بڕێ خۆ چێ خۆ کەسێک ناتوە من لە بیرم نییە ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی یان پارتی سەرنووسەر یان بەڕێوەبەری نووسی فعلی ڕۆژنامەیەشان بوو بێزانی لا ڕەنگە خاوەن امتیاز بوێ خۆدەزانی خاوەن امتیاز لێرە هیچ هینشی نیە ینی لە فعلی لە ڕووی تەنفیزی و هیچی نیە ئەوەی بەڕێوەی دەبە سەرنووسەر و بەڕێوەبەری نووسین و هەیەی تەحریرە من نەمدیوە مەسەلەن لە ئەحزابی حتا لە یەکگرتوو لەوانە مەکتەبی سیاسێک بێتە بە فعلی ببێتە بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەیەک یان بەڕێوەبەری کەناڵێکی تەلەڤیزیۆنی یان کەناڵێکی ڕادیۆیی ئەمانەی کە هاتوون و جنێیان بە یەکداوەیەکتریان شکاندووە و شارچێتیان کردو و ناوچەگەرێتیان کردو نەزانام چیان کردو ڕۆشنبیرەکان قسەی زۆر جدیمان کرد بەڵام دەرفەتێکمان هەیە بۆ خوێندنەوەی شعر با قسەی ئەوەمان کرد ینی چوینە ئەو کایانەوە کە کای ڕقن حەزەکەم کتێبەکەت پێ و شعرەکانت پێ بۆ ناسکردنەوە و خۆشکردنی هەوای پۆدکاستەکە حەزەکەم هەندێک تێکستمان پێشکەش کرد بە بۆنەی چۆلەکەیەک بەسەر شانی داهۆڵەوە ئیرەی بە چاوی منداڵەکەم دەبم دەتوانێت ڕکە بگرێ تا ڕووناچی ببێتە پلیکانە و خۆرتان بکە بادەم ماز بکە و چیرۆک بخاتە پارۆنانێکەوە دەتوانێت هاوین بخاتە جانتاوە و خۆی پێ هەڵکێشێ باران لای ئەو بۆ نانەوەی قوڕە و بەس ئەو
تاسەکانی جادە نابینێ و بە پسکویتێشی بەقیڕی دەزانێ. بەیانیان لە بری ئیمزای دائیرە قاچی بووکەکەی دەشوا. بەدەم شیر خواردنەوە لە بەرجی کتێبەکانم دەڕوانێ و داوای شمشێرەکەی جەنجسخان دەکا بۆ دروستکردنی زەڵاتە. لە نهێنی بوونی دیوار ناگا و درزی گەچەکان بە نوچی قەڵەم تێدەگا کە دوای مێرولەیەک کەوتووە. بێ ئاگایە لە غەدری مرۆڤ لە ئاست ئاسندا کاتێک دەکرێتە قفڵ یا زنجیر تاکە خەمی پەیداکردنی بزنێکە کە پێڵاوی لە پێدابێ. بەسەر سوڕمانەوە دەڕوانێتە و کەسانەی بۆ سەوداکردنی پارچە قوماشێک شین و مۆر بوونەتەوە. بەو زلیەوە کڕینی پەتاتەیان بە جددی وەرگرتووە. گەمژە نییە تا ئەو ڕادەیە ڕایگەیەنێ دنیا بەبوونی ئەوەوە جوانە. لە کتێب دوو دڵم دەکا ئێ کاتێ دانێکت دێشێ سوودی چییە؟ شکسپیر بناسییان نا. کچەکەم بێ ئەوەی شاعیر بێت ساتمە لە قافیە دەکا باینزانی هێندەی پرتەقاڵ خۆش دەوێ. لای ئەو هەموو نەخۆشێک بە مات چاک دەبێتەوە. کولە پەپولەیەکی سادەیە. ئاساییە لای پشیلەیەک لەسەر سفرەکەی شوێنی هەبێ یان ڕیشۆڵەیەک بێتە حاکم. بەدەستە بچووکەکانی داکۆچی لەو بەرازە دەکا کە جوتیارێک لە فیلمێکی کارتۆنیدا لە چێڵگەی برنج دەیکاتە دەرەوە. ئەو شاگەشکەیە بە ڕەنگەکان بۆیە لە لای دڵۆپە خوێنێک و خونچەیەک هاوڕێن. دوور لە ئەندێشە لای ئەو تاریشی تەنیا پەیوەندی بە خەوتنەوە هەیە. کات لە دڵیدا نەمامێکی سەوزە. شوێن لە دەرەوەیدا شتەکان ناشەوێنێ. عەقڵ توخمەکان بەرباد ناکا و هەموو شتێکیش بە جەستە ئاش دەبێتەوە. بۆ ئەو بەرخەی لە باخچەدا زیندانە جیفانی پڕ نوقڵ و قافیە دەکا بێ ئاگا لەوەی یارەکەی پرۆژەیەکە بۆ خوان. نرخی شتەکان نازانێ. ئەو ئاکارێکی مەبەستە لە دەمی خواردندا دەم نەکاتەوە. هەموو سامانی ئەوەیە کە دەتوانێ 20 کاشی شۆستە بژمێرێ. ئامۆژگاری قاپە پیسەکان دەکا جارێکی تر یاری بە خواردنەوە نەکەن. ماڵی دڵی هێن پتەوە هیچ سەرنجێکی لەبارەی ڕەشەباوە نییە. بە ئەوە ژووی وەڵامی پرسیارەکانی دەدەمەوە. گەورەی ناکەم تەونی خەونی ناشەوێنم. پێی ناڵێم ناتوانێت بە پایسکلی سێتایە بچێتە سەر مانگ. دەریا لەو تەشتەی گەورەترە کە مەلەی تێدا دەکا. ئاسمان لەو کڵاوەی فراوانترە هەرچەندە دوورچی تێدایە. پێی ناڵێم لە هاویندا زەوی بە شڕوبی تا فێنک نابێتەوە. ئەو ڕاستیەی بۆ ڕاست ناکەمەوە کە پێی وایە هەمومان ئەسڵمان لە خێزانی مەیمونە. با هەروە تێبگا ئەستێرەکان پارچەی شکاوی ئەو ئاوێنەیە کە باپیرەی ڕێکی لە بەردەم دەتاشێ. با هەروە تێبگا مردن یەکێکە لە خزمەکان. ئیرەی بە چاوی منداڵەکەم دەبم. تەمەن هێشتا لە فێربوونی نەخستووە. ڕیزکردنی نەعەل دەکاتە باخچەی هەڵواسرا و زانین ددانەکانی کلۆر نەکردووە. جوگرافیای ئەو هەر هێندەیە جۆلانەیەک دەشێت بێتە نیشتیمان. ماتماتیشی ئەو سادەیە. چوونە دەرەوەی گەورەیەک یەکسانە بەهێنانەوەی چەند نەستەلێک. ڕۆژێک دادێ خۆی دەبێتە حیکایەتێک کە بۆ لای لایە دەست نادا. دەبێتە ئاو بەڵام بە شایەتی سەراب. دەبێتە هەور بەڵام بۆ خزمایەتی لم. دەبێتە باران بەڵام بۆ کوژاندنەوەی ڕۆژگار. گەورە دەبێ و بڕوا دێنێ ئەم دنیاە کەشتی نوحە و هەژاری لێبار نەکراوە. ئەم دنیاە هەتا نابێتە سۆتەچیش بۆ جگەرەی پیرەمێردێک بە دیار فرۆشتنی تەسبیحەوە نەوز دەدا. بڕوا دێنێ چاوی بۆ ژماردنی پۆلە ڕیشۆڵەی پایزان چێ نەکراوە بەڵکو بۆ گریان.
گەورە دەبێ و لە چاو شارچیەکانی پەشیوان دەبێتەوە و تێدەگا کەس شایەن نییە بە شوێنیدا بگەڕێی گەورە دەبێ و تێدەگا گەر هەموو گیاندارانی دنیاش ماچ بکات کەسیان نابن بە شازادە گەورە دەبێ و بۆ بینینی کەروێشێک بلیت دەبڕێ خۆی دەڕازێنێتەوە بۆ خواردنی ماسی ڕقی لە ڕەشەبا دەبێ و وردە وردە خۆی بەبێ ویستی خۆی لە ناو دەرەوەی خۆیدا لە ئەوانی دیکەدا دەتوێتەوە ئیرەی بە چاوی منداڵەکەم دەبم بۆ ئیرەی بە چاوی منداڵەکەم نەبم دەستخۆش زۆر 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 جوان بوو نۆستالجیایەکی جوان و دواندنێکی هی مناڵ ڕەنگە لە ڕێگەی دواندنی مناڵەکە تۆ منداڵی خۆت بدوێنی کە تایە ماتماتیک ئەو زەبرەی نییە کە وابەستە بێ بە بەرژۆندیەوە و ڕۆشتن مانایەکی تری هەیە بۆ نمونە چوونە دەرەوەی باوک واتە هێنانەوەی هی شیرینی زۆر زۆر جوانە زۆر گەورە بوون من کاتی خۆی کە دەیان گوت گەورە و کامڵی دڵخۆش نەبووم بەو مانایە دەهات کە من هەموو بەراعەتەکان دەست داوە وا دەکەم ینی ئێستا فێر بوومە خەڵک فێڵم لێ نەکا خەڵک پارام لێ نەخوا خەڵک زەربەم لێ نەدا کە دەرێن گەورە و کامڵی ئینسان دڵی خۆش دەوێت بۆی گەورە و کامڵە بەس ڕاستی ڕۆژگار و لەگەڵبوونی ئەوانی تر وردە وردە پارچە پارچە بەراعەتەکە لی دەسەنێتەوە بەڵێ زۆرێک لە شاعیرەکانی دیکە بۆ مناڵی ینی لای شاعیرەکان تقریبا شتێکی هاو بەشە نازم کەم نمبینیوە تاسە شاعیرێک کە منداڵی زۆر 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 بەلاوە جوان نەبوو بێ و نوستالیژەی بۆ مناڵی نەبوو بێ جا مناڵی خۆی بوو بێ مناڵی هی خەڵکی تر وایە خۆی بم لای کاک بەختیار عەلی لە دیوان یەکێک لە کتێبەکانیە بەیادی شەقامێکی مناڵی لای لاکەرگویست کێ بوو بە بەرپەنجەرەکە ماتێ پەڕی و شتێکی لە بابەتێ پیرەمێرد شعری هەیە لەسەر مامۆستا شێرکۆ بێ کە سەر دیسانە لەسەر مامۆستا عەبدوڵڵا گۆران هەیەت ینی ئەتوانین بڵێنینی تێمایەکی یا بابەتێکی هاو بەشە لە بینی شاعیرەکانە خۆی ینی ئەو خۆزگەیە کە شاعیران بۆ پاکیزەی دەیبن ئەوە بۆ ینی ئێستا مەسەلەن ئێمە بۆ کتاب دەخوێنینەوە بۆ مەسەلەن بیرەکەینەوە بۆی باش بین بۆی پاک بین وەنیا ینی ترۆپشی ئومێدمان پاک بوونە کەواتە ئەمە بە ئاخری دەگەینەوە منداڵە ساواکە کە لە هەمومان پاکترە لە بروی ئێمە هەرچەند بڕۆین هەرچەند پاک بین دەبینەوە بە ینی ئەو پاکیزەیە لووتکەکەی لە مناڵێکی ساوادایە زۆر جوان کاتی خۆی لە توێژینەوەیە کە دقێک اختیباسێکی هی بۆ لێر هێنرا بۆڵێ بلیمەتی هیچ نێجگە لە گەڕانەوەکی دەست ئەنقەسانە بۆ مناڵی زۆر ڕاستە بە تایبەتی بۆ لێر بۆ بیسەبەت ینی اینجا پێم وابێ ئاماژە بە ڕامبۆیە ئارتەر ڕامبۆ تایبەتە نازانم بۆ تۆ وایە بەس من لە ڕێگای سێ چوار من ڕاستی لە ڕێگای تەرجەمە عەرەبیەکان و دوایش لە ڕێگای تەرجەمە کوردیەکانەوە ینی خەریکی خوێندنەوەی بەس بەڕاستی ئەوەندەی کە بۆرگێڕەکان توانی بیان بیهێنە ناو زمانی عەرەبی یا زمانی کوردیەوە ڕامبۆ تەجربێکی یا ئەزمونێکی شعری زۆر تایبەتە هەر نەک تایبەتە بەڵکو بڵێن دەگمەنە ینی بە درێژایی مێژووی شاعیران زۆر بە دەگمەن کەسێک دۆزیەوە لە 14 تا 19 بنووسێ و وەرسەرخان دروستکە یعنی من لە یۆنانەکانەوە با بڵێ لە سۆفۆکلیسەوە کەم ینی لە هێراکلیتەوە کە من دێناسین مەسەلەن شاعیری نادۆزیەوە ئەزمونێکی متەکامل و تەواوی هەبوو بێ لە 14 بۆ 19 یعنی لە 14 لە 19 وازینەوە بۆ لێر بە تایبەتی بۆ لێر و منداڵی ئەوە هەر سارتر کتێبێکی هەیە لە سەرنامەکانی بۆ دایشی یەکێک لە کتێبە هەرە جوانەکانێتی و ئەوەندەی ئێستا لە خەیاڵم بێ باز لە دەستدانی منداڵی دەکا وەکو قەلە ڕەشێک کە کەوتوتە کۆتریێکی سپی کەوتوتە ناو قەلە ڕەشان و کەس نییە شایدی بۆ بدا چکە زۆرینە قەلە ڕەشن و بە تاقیتەنێ کۆتریێکی سپیە و تەنها تەمەشای باڵەکانی خۆی دەکات دڵی خۆی بداتەوە کەچی لە شارەکە دڵێ کە گەورەتر دەمە کۆتریێکی شوێر یعنی ئەوەش نامێنێ کات سەری باڵەکانی خۆم بکەم و دڵ بە سپێتی بدەمەوە من دەزانم کۆترم دەزانم ئەوانش قەلە ڕەشن دەوروبەرەکەی یان ئەوانی تر ئەلئاخەڕون کە سارتر باسیەکە ئەوانی دی
دەڵێ کەسیش نییە شایدیم بۆ بداکەم و کۆترم لەبەری کۆتریشی شوێرم یەکێکە لە تێکستە جوانەکان یا جوان ئەزمموی ئەوانەی کە لە مناڵەیە داهێنانەکەن لای من ئەوەندی کە بەریان کەوتوم یا زۆر لە گەنجەتیە داهێنانەکەن یا داهێنەرن ئەزمموی زۆر تایبەتن ینی بۆ نمونە لە مۆسیقایە مۆزارتمان هەیە مۆزار زۆر تایب زۆر ڕاست لە بواری گۆرانی ئەوە جۆن لینۆنێکە کە لەوانەیە کە زۆر 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 تایبەتە ینی لە دنیای ئەمە بە 300-400 ساڵدا یەشێک دووبارە بێت تۆ ڕاڕین وایە ئەگەر بچینەوە سەرهین ینی ئێمە لە تقریبا لە کۆتایی پۆدکاستەکە نزیگە بینەوە ینی خوێندنەوەی کێکە لەو چێژانی کە دایم لەم مەجلیسانی ئیلای لەم دانیشتانی ئێمە باسیەکەین ینی ئەنیان دەجار من ئەوەندە باسی خوێندنەوەکەم کە خەڵک بۆ منوسی ئەرێن باسکردنی خوێندنەوە و کتێب نەبڕایەوە منیش پێڵم لە بەرەوەی کتێبەکان بێسنوورن بابەتی کتێبەکان بێسنوورن لە بەرەوەی مرۆڤاتی دوجار تاکە شتێکە لە ڕێگایەوە خۆی ئەهێڵێتەوە ینی ئێمە ڕۆ فیزیکەکە لە ڕووی وەچە خستنەوە نەوە خستنەوە لە ڕووی فیزیکە خۆمان دەڵین و بەس دیۆ معنیەکەمان تەنیا لە کتێبە ئەهێڵینەوە ڕاستەکەی و ینی زیندویەتی ڕۆح و دەرونی ئێمە لە کتێبەکانە معمار ڕاستە بەرهینێمە بەس معمار زمانی کتابەتی خۆیەکە وەکو ناو کتێب نییە ئایا کتێب لەم زەمەنەیە ینی ئەو هارد کۆپیا خود ئەو چاپە کاغەزینە هەمان ینی ئەو بەهایی هەیە بۆ ئەو جیلەکە ئێست لە دوای ئێمە دێن یاخود بەتابەت ئێمە کە جیلی سەدەمان پێڵێن ینی ئێمە لە بینی دیجیتال و نادیجیتاڵ بووین لە سەردەمی ئەنەلۆگاوی هاتوونە دیجیتالەوەوان لەم سەردەمای خوێندنەوە چ بەهایەکی هەیە و بۆ ئەمنەوە تازانە بە تایبەتی ئەکرێت چۆن دەرچەیەک بێ بۆ ئەوان خۆی جناب لەم باشتر شارەزای خوێندنەوەی ئەم سەردەمە تاکە سەرچاوە کتێب نەماوە یان خوێندنەوەی تر هەیە خوێندنەوە بەس تایبەت نییە بە کتێب خوێندنەوە دەکرێت نە خوێنەواریش بی و بخوێنیتەوە زووجارە سەفەر خوێندنەوەی زووجان پیاسە خۆشەویستی خوێندنەوەیە مەسەلەن بردننی دایکت بۆ خستەخانە خوێندنەوەیە بەڵام مەسلەی کتێب من پێم وایە هەر دەمێنێ لە بەرۆی ینی ئەم بە درێژایی 4,000-3,500 ساڵی سۆمەریەکانە تا ئێستا ئەم دیکومنتە یان ئەم زمانە هەر قیمەتی خۆی ماوە مامۆستا من پێم وایە وەک چۆن مثلا کە تەلەڤیزۆن دێ پێیان وایە رادیۆ نامێنێ کە سێتلای دێوەزان تەلەڤیزۆن نامێنێ کە ئەتەرنێت دێوە دەزانە سێتلایت نامێنێ فۆتۆ دێڵەن تەشکیلی بەڵام بن پێم وایە هەڵچوونێکە و دڵخۆش بوونێکی کاتیە بەو دەستکەوتە تەکنەلۆژیای کە دەستت دەکەوێت ئەوانە من بەهێر دەبی سەرت پێسوڕ دەمێنێ و پێ وایە ئەوانەی پێشووتر هەمووی هیم بوونە بەڵام دواتر دەچیوە سەری ینی ئێستا من بۆ دەستمەوە سەر ئەمین زەکی بەک بۆ دەستمەوە سەر حاج تۆفیقی پیرەمێرد بۆ دەستمەوە سەر باشە براکەم خۆ نەئەدیبە و نەنووسەریشە وانە بۆچی دەچێتەوە سەر دیوانێکی بێخۆت یان مەلا مەسعودی بێبەش بۆچی دەچێتەوە یاری من پێم وایە قیمەتی خۆی هەردەمێنێ ئەو ئینبیهارە ئەو سەر سوڕمانەی کە بەشتی تازە هەمانەوە ئەوانە یعنی ئێستا تۆ مەسەلەن 2000 خواردن پێیاوە بەڵام هەر هەڵاوی برنجی دایکە هەرماوە ینی لە یادەوەری توی هەرماوە شێوازەکانی خوێندنەوە بۆ تۆ چۆنە یعنی ئێستا ئێمە لە بینی ئێمە نۆستالژیا کتابێتمانێ بۆ کتێبی کاغەزی ڕاستە بەڵام ئێستا ئیبووکەکان هاتووە نسەمن کیندڵم هەیە لە ماڵەوە خوێنیتەوە و خوێندنەوەی ئۆدیۆبووکیشمان هەیە من ڕاستەکەی تااقەتی خوێندنەوەی ئەوەی ئیبوو بڵین ئۆدیۆبووک و ئەوانم هەر نییە کە بە مۆبایلەکەم یا بە ئیبووکەکە خوێنمەوە باش بیرم نامێنێ لای من کتێب یعنی ئەوەی کاغەز بێ و لە باوەش تا بێ و بتوانی هایلایتکی نازم لای تۆ ڕێگاوایە من هەر خوێنەوە بە کۆمپیوتەر نازانم سەریکە مامۆستا مەرز نییە ئەو کتێبی ئەمدی خوێنەوە باشترین کتێبی یان مەجموعەیە کتێبی دڵخوازی خۆم هەیە ڕەنگە ڕۆمانێک بێ کە لە گەنجێتی خوێندومەتەوە ڕەنگە هینێک بێ ئێستا مەسەلەن لەو کتێبە خۆشویستانەی من مەسەلەن کتێبەکەی عەبدولجەبار نیفەریە كلما اتسعت الرؤيا ضاقت العبارة دائما دي خوينمو مثلا بداية ونهاية دائما دي خوينمو امتعاء والمؤانسة بحين توحيدي ألف ليلة وليلة هزار ويك شوا من صالي زارك هدي خوينمو كو برهمي جبران خلي جبران ككلواني لا مزال مثلا يادوري كان نيكوس كانزاكي رابورت بوغريكو زور ناز هدي خوينمو مثلا 100 سال تنياي
هەموو زستانان نەشی خوێنمەوە سێ پارچەلی دەخینمەوە سێ بەشی دەخوێنمەوە ئەمەی بە شەوی کاغەزی وە ناتوانم مامۆستا تۆ بە ئەلکترۆنی و بە ئۆدیۆبووکی شەر گوێ ناگری ئۆدیۆبوک باشترم لەگەڵ هی ناتوانم تەرکیزە بکەم بەڵام خوێندنەوەی ئەلکترۆنی ناتوانم ینی بە لەسەر کۆمپیوتەر بخوێنمەوە یان لە شاشە بخوێنم منە خوێنمەوە ڕاستەکەی بەتابەتی سا لە PDF تەکنیکەکانی وەکو هایلایت و خەزنکردنی هی پەرەگراف وەکو سەرچاو بە بیرهێنانەوە بەڵام مەسەلەن ڕۆمانێک بێ یان شتێک بێ مەسەلەن دەبێت لە کاغەز بێ زۆر جاران هاوڕێم هەیە بە PDF بۆی دەنێرم بۆم دەکەن بە کتێب بەرجی تێدەخەن و جوان و ڕێک و پێکۆوانە بۆ کتێب بۆم دێننەوە باش باسی دووبارە خوێندنەوەت کرد ینی سا لە بواری فیلمی شاعەوە هەیە فیلمێک جاری دووەم سەیری ئەەکەیتەوە وە کتێبێک جاری دووەم ئەیخوێنێتەوە ئایا پێویستە بەوە کە فیلمەکە جارێ هێشتا لە ناو ڕۆکیا شتێکەیە کە تۆ دەست پێی نەگەیشتووە لە کتێبەکە شتێکی تیا بیا بە توە ئاستی گەشەی تۆ بە جۆرێک گەشەی کردو کە پێویستم کتێبە جارێک تری بخوێنیتەوە کە جاری دووەم ئەیخوێنیتەوە سیرەکەی وانە ینی یاخود ڕەهەندێکی تازی کتێبەکەت بۆ کەش من ڕۆمان هەیە تەمەنم 7 ساڵ بە خوێندومەتەوە کە ئێستا کاتی خۆی زۆر سەرسان بووم پێی کە دیسانەوە دەرێن مۆی خوێنمە سێرەکەم ئیتر ئەو جارە ئەوە ئاخیر جارە بیتر ناچمەوە بەلایە نازم لای تۆ پرۆسی دووبارە خوێنەوە لەکوێ هات لە هەردووچیانە یعنی ئێستا مەسەلەن من بەو دوایە بە نووسینەکانی فۆکۆدا چوومەوە لەبەر زۆر لە گەنجی خوێندومەتەوە وشیاری ئەو کاتەم حتا تاقەت شکاندنم بەسەر دەستەواژە عەرەبیەکان و فەلسەفیەکان و ئەوانە من لە تەمەنێکدام ئێستا باشترم لە جاران لە گەنجێتیم مەسەن کتێب هەیە بۆ دووبارە تێگەیشتن خوێنمەوە کتێب هەیە هەموو لەبەرە بەس بۆ متعادەی خوێنمەوە یعنی مەسەلەن ئەگەر دڵمتون بێ ئیبراهیم زەبۆشی مەسەلەن عەزیز نەسینی بۆ خۆشی دەخوێنمەوە مەسەلەن زۆربای کۆسکازاکی مەسەلەن 100 ساڵ تەنیایم ڕەنگە 300,000 خوێنوێتەوە زانی 300 400 زیاتر ینی هەموو زستانە دەیخوێنمەوە هەموو زستانە هاوین بۆ ناخوێنێتەوە لە خوێندنەوە هاوینانە تااقەتی خوێندنەوە نامێنێ خوێندنەوەی مارکیزم نامێنێ من لە هاوینانە زۆر خاومەوە بەڕاستی تااقەتی خوێن ئەگەر لە شوێنێک زۆر فێنێک بێ و بەردەوام لە شوێنە بێنەوە گیرە یەک لە حسە کاچمە دەرەوە بەرگەرما کۆم دێمە ماڵی تر تااقەتی خوێنەوە مامۆستا من نووسەرێکەکەی خوێنەوە زۆر ڕقڵێتی یعنی وە دەزانم نەقسێک لە سەقافمدایە و هێشتا یعنی زۆر دژمنمە بیرمە گەنج بوون دژونم گارسیا مارکیز بوو هیچ نەخوێنبەوە ئەم سەگ بابە ئیلا شوعیە بۆیە نەوبلیان داوەتێ نەخۆ ئەمەکەی ئاوسانم دەکردیانی ڕۆژیان وتم با کتێبێکی بکڕم قەیچێکە کتێبێکم کڕی في ساعة النحس لا ساعة وقتی شوم طبعا بیست لا پڕم خوێندەوە بە دیوارم دادا فرمدا مقابلەیەکی خوێندەوە لە سەقافەی ئەزنەوی گۆڤاری سەقافەی ئەزنەوی بەغدا چاوپێکەوتنێکی بوو دەڵێ من 4000 ڕۆمانم دڕاندووە لە بەروی پلەی گەرمای ناو ڕۆمانەکە وەک پێویست نەبووە ئەوەندە گەرمە خەڵک تااقەتی قسەی نییە طبعا من چووکە مەخموریم بە گەرما تێکەسم بە گەرما چووکە خەڵکی گەرمیا تااقەتی قسەی نییە لە هاوینان بە زووتی دەیبڕتەوە سەلام بەزووی یانی تااقەتی نامێنێ خاوە بێتەوە هەستم کرد ئابرام بۆیە ڕقم لە ڕۆمانە بوو لە بەروی زۆر گەرمە ئەو ئەجوا گەرمەی مەخمور ببێتەوە هاتم بەو کلی لێ خوێنمەوە بەوکلی لە خوێنمەوە یەک لە زەتم لێ کرد ئێستا جێشەکە لە ڕۆمانە خۆشەویستەکانی من سایکۆلۆژیای نووسین زۆر تەسێ ئەوە شتێکی تری بیرخستمەوە لە چاپێکوتنێکە ئۆرهام پاموو باز دەوکاڵێ فترێک سێرم کرد ڕۆمانەکان فەزای ڕۆمانەکانم زۆربەی شەوە و تاریکە تێناگەیشتم باشە لەکوێی ڕەبتی بە ئەنکەنشس و بە لایەنی لاشعوری و نەستی منەوە هەیە سێرم کرد و فترەیە بە شەوانە نووسم دوایی بۆم دەرکەوت ئەو فترانی کە بەش ئەڵێ لە بەروی مناڵەکەم ینم ئەو کاتە مناڵەکەم نەچوو بۆ مەکتەب ینی بە شەوان خۆم ئەم بردە بڵێ مەکتەب ئەوانە بە شەوان زۆربەی ئەم نووسی و بەیانیان ئەخەوتم بەڵام دوای کە مناڵەکەم چوو بۆ مەکتەب ناچار بووم خۆم بیبم عکس بۆ شەوان ئەوە زوو بخەوتمە بانیاسم سێرم کرد فەزای ڕۆمانەکانی تر ڕۆژی زۆر تێکە و ڕووناک بۆ ئەوان ئەو شتێنی هەیە جامە ئەلبێرتۆ مانگوێل بێگومان جەناب زۆر باشی ناسی ئینی هەیە لەسەر تاریخ القراءة ئەو المەکتەبە بڵین مێژووی خوێندنەوە و مەکتەبە کتێبخانە لە شەوە ئەوان ئەویش زۆر ئەو فەزایانە باسەکە کە چەند تەسیراتی لەسەر خوێندنەوە هەیە بخۆم ئەوم بەسەردی لە نووسینیشە یعنی ئەگەر تێکستێک بێ پێویستی بە خەڵکەوە بێ بە جوڵەی خەڵکەوە دەبێت لە ڕۆژا بنووسم لە شەوە نانووسێ مەسەلەن ئەو تێکستانی کە ژیانی خەڵکە با بڵێن پارادۆکسێکی تایە لەسەر ژیانی خەڵک و ئەوانە مەسەلەن لە ڕۆژا لە 9 لە 11 لە 7 دەبێت ڕۆژ بێ ئەو تێکستانەی کە مەسەلەن ڕۆمانسینیان خۆشەویستینیان لە شەوایە
لە شەوا ئەوم بۆ ناکرێتە ڕۆژ یعنی مەشاکلی خەڵکم لە شەوا بۆ ناچێتە ناو تێکست حەز دەکەم دەبێ ڕۆژ بێ تەقە بێ لە هینی سیارەی بێ دەگە دەنجی ئەو پیکابە بێ کەشتە فرۆشێ قاپ شۆریم بێ دەبێت حرەکەکە هەبێ لەم سکوونەیە سکوونی شەو من تێکستێکم بۆ نانووسێکە هینی جوڵی تیاشە زۆر قسە لەسەر خوێندنەوە هەیە وەکو چێش یعنی بە تایبەتی کە سەرمایه‌داری زۆر هەوڵی ئەوە ئەیە هەموو شتێک بکە بە کاڵاوە لە کاڵاوە قازانجی دەستکەوێت یەکێک لەو کاڵانش ینی بمانێ نەمانە کتێب هەرچەند ینی من قەد وەکو کاڵا مامەڵی لەگەڵاکەم وەکو بوونێکی معنەوی و مقدس مامەڵی لەگەڵاکەم ڕاستەکە ینی بەڵام زۆر هەوڵە درێت خوێنەر لە ڕێگەی چێژەوە بۆ منە پڕفرۆشترین کتێبەکان و کتێبانم کە پڕچێژن زۆرترین خەڵک ئەتوانێت بیان کڕێەوە بۆ نمونە ئەدەبی پۆرنۆگرافی ئەدەبی بۆ نمونە ڕۆمانتیکی و لیریکی یعنی تۆ تا چەند لەگەڵ ئەوەیە کە ینی بە تایبەتی یەک تاگڕەهەندانە خوێندنەوە بەس لە چێژا کورت بکرێتەوە یعنی سا بۆ نمونە خوێندنەوەی فەلسەفە بەڕاستی ینی بۆ کەسێک کە لەگەڵ یاڕانە هاتی بێ و ماوەیەک چەمکە کلیلەکان یا کلیلە چەمکی و ئەوانی کە گرنگن معنایان نەزانێ شتێکی دەرەچێژ و بێتام و ئەوەیە وایە مێژوو تا ئەندازێک سەرنجڕاکێشە بەس بۆ خوێندنەوەی ئابووری سەرنجڕاکێش نییە لە کاتێکامە زۆر پێویستمان بۆ نمونە خوێندنەوەی فیزیای کوانتەم و ئەوانە ڕەنگە سەرنجڕاکێش نەبێ وانە تا چەند لەگەڵەوەی کە خوێندنەوە خوێنەرگەلێکی زۆر و نووسەرگەلێکی زۆر هەن خوێندنەوە دایمە بەستنەوە بە چێژەوە ڕاستە قسەکەی تۆیە طبعا هەموو شتێک چێژە خۆ دەزانی ینی خواردن چێژە خوێنەوە چێژە پیاسە چێژ زانین چێژە ینی بە دەرنیە لە چێش بەس ینی ئێستا محاوەلێ دەکری حتا مثلن زانستی فیزیا یان ئابووری ناسی بە شێوەیەش سەرنجڕاکێش بدرێ و دەرخواردی خوێنەر و ئەوانە بدرێ ئەمەش ڕاستە بەس من هەمیشە لەگەڵ ئەوەدام کە داڕشتن دەبێ ڕوون بێ مانە دەبێ قوڵ بێ ئێمە زوو زان شتەکە عکسەکەینەوە یعنی ئەمە ئێستا حەزم لێیە مەسەلەن پیاوێکی بە موعیدم لەگەڵ جەنابەت بەڵام لەناو شاعیرە لەناو شعرە هیچ ئیلتزامێکم نەبێ ینی بەڕەڵاییەکە لەناو زمانە بێ نەک لە حیاتی شخصیمان زۆر جاران مەسەلەن ئەو تەمەڕودە کە هەیە ئەو تەمەڕودە ناو تێکستا بێ بە هەر شێوەیەک بێ چێژ بێ ناچێژ بێ شەرتی ئەساسی من ئەوەیە باسی کیمیا دەکەی باسی ئابووری دەکەی باسی نازن بێ ڕوون بێ ڕوون بێ ئێستا بە تایبەتی لە دنیای سەردەمی ئێستا مامۆستا یاسین بە تایبەتی کۆمەلگای ئێمە کە هەموو شتیش لێ ئالۆز کراوە یعنی تەندروستی لێ ئالۆز کراوە یاسای لێ ئالۆز کراوە مافی لێ ئالۆز کراوە کورە موچەی لێ ئالۆز کراوە ژنێنایی لێ ئالۆز کراوە هەموو شتیش لێ ئالۆز کراوە حەق نییە معریفەشی لێ ئالۆز کری چکە خۆی لە بیانووی ئەوەیە بتەچێتەوە یان بتۆرێ لە کتێب بتۆرێ لە خوێندنەوە بتێری لە زانین زانی ئێمە ئەو مەسەلەی ئەو چێژە ئەگەر لە نووسەری ئێمەیە بێ بەڵام لەسەر ئەساسی قوڵی مەحتەوا نەبێ تم دەگەی یعنی لەسەر ئەساسی کوالیتی نەبێ لەسەر ئەساسی داڕشتنیشی ڕوون بێ کاتی خۆی ئێمە لە هەفتاکان و هەشتاکان مەسەلەن ئەدەبیاتی کوردی زۆر بەدەست ئالۆزی زمانەوە ناڵاندی وەلی هاتبوو کە خەڵک زۆر بتۆرێ لە کتێب و خوێندنەوە و لە هین یعنی ئەم لوعبە زمانەوانیە زەرری زۆری لە ئێمەدا و بێویژدانی نەبێ نامەوێ بڵێم ئەدیبانی کورد کە ئاگاداری ئەم مۆزوعە بوون هەتا بەڵام بەحسیش پێی خۆش بۆ ئەدەب لە هین دوورکەوێتەوە لە خەڵک دوورکەوێتەوە ئالۆز بێ خەڵک دەستی پێی نەگا یعنی من لە بیرمە لە بیدایەتی هەشتاکان لەگەڵ شەڕی ئێرانی و عێراقی مەسەلەن سەحافەی عێراقی و گۆڤارە عێراقیەکان کۆڕ و کۆبوونەوەی شێت و نووسەران دائیمەن بۆ ئەوانە کرابوو کە ئالۆزن یعنی وەکو خەزعل مازیدی و برادران کە کۆدی سۆمەری دێن و کۆدی ئەکەدی دێن و بە سمپۆلیزم قسە دەکەن و چونکە بەعز دەیزانی ئەهەمیەت و گرنگی شعر لە بژانەوە و وشاری خەڵک لەستەیە ئەو جەواهری بینی بوو چۆن بە شعرێک 10,000 کەس دەباتە سەرجادا بۆیە دەبینی ستایلێشی پەرەپێدا ستایلێشی کرد بۆ مۆدێل کە ئالۆزە ئێمەش چوین ئەو ستایلەمان هێنا وەی لێ هاتبوو لە هەشتاکان بە تایبەتی خەڵک کورد بە دۆڵێک شعری و ئەدەبیاتی کرد بە دۆڵێک ئەم چێژ و ئەم سادەیە ئێمە زۆرمان مەبەستە کە دنیای ئێمە دنیایشی ئالۆزە بە ئەدەبی شاڵی ئالۆز نەکەین ڕاست بەڵام هێشتاش بای ئەومێنێتەوە کە بە خوێنەرەکان ماسوولکەی خوێندنەوەیان بەهێزکەن
و تۆ بەهێز زانی مامۆستا من شتێکم بیرکاتەوە لەسەر خوێندنەوە و خوێنەر نووسەر هەر نووسەرێک یان هەر وەشێنەرێک هەر سێندەرێک ئۆکەی هەر شتێک بنێری لە ئەخیردا تۆ لەژێر ڕەحمەت و چارەنووسی نووسەر لەژێر ڕەحمەتی خوێنەرەکەدا بێگومان لەبەرەوەی ئەدۆنیس گوتنی تێکستێکی گەورە بدە عقلێکی بچووک بەقەت خۆی بچوشکات تێکستێکی ئاسایی بدە عقلێکی گەورە بەخۆت خۆی گەورەیەەکە کەواتە ئیشی ئێمەیە دەستی ئەم خوێنەرە بگرین بۆی عقلی گەورە بێ تا تێکستی گەورە بناسێتەوە زۆر ڕاست ینی ئەم بەشداریکردنی نووسەران یان ئەدیبان یان بیرمەندان یان خوێنەواران لە بەرزکردنەوەی ئاستی ئەم خوێنەرە لە قازانجی نووسەر خۆیەتی دەرکردنی خوێنەر لە پرۆسەی وەرگرتن و دانەوە لە پرۆسەی ڕیسیڤ و سێند و ڕیسیڤ و ئەوانە ناردن و وەرگرتن دەرکردنی ئەمە بەس بە زەرری نووسەران و بە زەرری بیرمەندانی ئێمە دەشتێتەوە بەڵێ کاک تەڵاجا من زۆر حەزەکەم درێژە بە گفتوگۆ کە بکەم لەگەڵ جەناب تا بەڵام کات هەر ئەوە نەمانم حەزیش ناکەم زۆر گفتوگۆکە درێژتر بکەینەوە ڕاستەکەی لەبەر کاتی هی بیسەران و ئەوانەی بینەرمانن حەزەکەم کۆتاییەکە بە دەردی عەرەبەڵای ختامەوە میسک بە کۆتاییەکە بە کۆمەڵێک تێکستی هی جەنابت بێت چیت پێخۆشە پێشکەشی ئێمە و پێشکەشی بیسەر و بینەرەکان باش پێش ئەوەشی کە تێکسەکە بکەین تۆ زۆر سپاس دەکەم بەڕاستیانی ئەگەر چەند لەگەڵ تا گفتوگۆمان کرۆ تا ئێستا 2 ئەوە 3 ئەوەش بکەم ینی گومانم نییە لەوەی کە هەر سەرنجڕاکێشەوە بێتم کە ئەوانەی ئێمە بینن ئەوانەی جوان لێمانە بە ئەوەندە ئیکتیفا بکەن و ئینشەڵا لە دەرفەتی دیکە بێگومان من گەورە بووم دڵخۆش بووم هەر بەبوونی تۆ دڵخۆشم من زۆر جاران کە مامۆستەکە کەسێکی باش دەبینم خۆدا ئاسایی زۆر دڵخۆشم لەو 65 ملیۆن ساڵەیە لەو 50 ساڵە لەگەڵ یام ینی بەیەکەوە زیندوین من زۆر جاران خەون بۆ دەبین بریابە لە 70 ساڵەکەی مەحویا زیندوو بابا یان لە 50 ساڵەکە 34 ساڵی یەکەی ئەحمەد موختار بەژی جاف بەڵام دڵخۆشم لەگەڵ خەڵکانی وەکو ئێوە ئێمەش بەبوونی تۆ لەناو کولتور و لەناو دنیای ئێمە زۆر دڵخۆشین و دوعای تەمەندرێژی دووەکەی لەگەڵ تۆ پارێزەکە جانی من هوزام سوورچی هوزام سوورچیە و پێشمەرگە نازداری ئێمە بوو کە داعش سەریان برد دایکی هەردەی گوت وزام ئێمەش بە بیرمان دەهێنایەوە کە ناوی هوزام سوورچیە تا کوڕە بچووکەکەی بەدزیە و گوتی لەوەتەی سەریان بڕیوە دایکمان دڵی نایە سەری ناوەکەی بڵێ لە مەولەوی لای بەرابەر مختبەر کەمال مامۆستا پیاوێکە بوو پێڵاوی بۆ یاخە کرد پیاویش محتەرەم چاکەت و پانتۆڵیش لێ بەرا بوو من هاتم پێڵاو بۆ یاغ ناکەم لە دەرەوە بۆی بیانۆک بێپارەی بدەمێەوە ئەوانە پێڵاوەکەم بۆ یاغ کرد کە زانی متەئەسیر بووەوانە ناسنامەکەی خۆی پێنیشاندا خەڵکی کۆبانەی بوو مامۆستای جوگرافیا بوو لە مامۆستای جوگرافیا هاتبوو لە مەولەوی پێڵاوی بۆ یاغ چارەنووس لە مامۆستای جوگرافیاوە لە کۆبانەی بۆ پێڵاو بۆ یاغکردن لە جادەی مەولەوی خەمی ئەوەی بوو ئێستا قوتابیەکانی چی پێ دەڵێن کە دەرچوو سێ لە سەر چواری گۆی زەوی ئاو نییە و فرمێسکە لە بازاری کوران ژنێک هەبوو تێکچوو بوو زۆر کارتۆنی چەرەزات و ئەوانەی دەستکاری دەکرد مامۆستا کارتۆنی هێلکە کارتۆنی چەرەزات ئێمە دەمانزانی بەس ئەوەی نەی دزای لێی تووڕە دەبوون دار و بەرگریمان لێ دەکرد لەو ژنە ناوی دایک دوکاندارەکان لێی تووڕە دەبوون کاتێ ئەو ژنە کارتۆنی سابوون و کارتۆنی هێلکە و کارتۆنی پڕچەرەزاتی دەستکاری دەکرد تا کەسێک پێشتر دەیناسی گێڕایەوە لەو ڕۆژەوەی مێردەکەی منداڵەکانی لێ سندووە شێت بووە و هەموو شتێک دێنێ و دەبا کەمێک لە لانەک بچێ
لە کەمپی عربەت کوڕێکە و یەزیدی بوو لە دوای شەڕی داعش لێ ئاوارە بوو برادرم بوو لە منداڵی لە متەوەستە بەیەکەوە بووین من چوومە ئەوێ سەردانێکم کردووە کوڕی لێ و ڕەفیقی منداڵیمە خێمە ئێزیدیە و لە منداڵیەوە دەیناسم ئەوسا هەمومانی فێری دروستکردنی دار لاستیک دەکرد دەیگوت ئاسانە دوو داردێنین وەکو ژمارە 7 بە پەتێکەوە دەیبەستین ئەو ڕۆژە لە کەمپی ئاوارەکانی عربەت بینیمەوە دار لاستیکێکی گەورەی دروست کرد بوو بەڵام ئەمجارە لە شێوەی ژمارە 8 نایلۆنێکی بۆری وەک پێستی ئەم جیهانەی پێدادرا بوو بوو بۆ چادر بۆ خۆی و منداڵەکانی لۆکا جوتیارەکە گلەی لە بەرهەمی گەنم و جۆکانی دەکرد دڵم نەهات پێی بڵێم لێرە برین هێندە زۆر بووە باشترین شت چاندنی لۆکەیە لۆکە شێرپەنجە لە خەستەخانەی هیوادا چیمەنەکە بەرز بۆتەوە باخەوانەکە سەری ڕووتاوی منداڵەکان دەبینێ و چەندی دەکا دڵی نایە بیبڕێتەوە سحرباس ئەی سحرباس بەم گەرمایە بۆ بینینی فێڵی ئاسایی نەهاتووین ئێمە لە بزربوونی پارە و قودانی نەوت و پەڕۆی ڕەنگا و ڕەنگ ڕاهاتووین مانگ لە شەوی جەژندا ژنەکان پەیتا شەربەت و کولیچە و چەرەزاتیان ئامادە دەکرد برا گەورەکانیشی بۆ بینینی مانگ لەسەربان بوون منداڵەکە دەیزانی مانگ لەکوێیە و نەیدە دەرکان نەوەک دیسان مانجی سەردەرگای ئیسعافەکە بێ و کەسێکی دیکەش ببا وەک چۆن باوکە نەخۆشەکەی برد و بە مردووی هێنایە ڕیزیم ڕۆژانە بڕۆ بازار و ببینە پیرەمێردێک وەکو تەلەفۆنی عمومی حەبی گەورە قوت دەدا و لە هەناویدا غڕێیان دێ و بە تەسبیحەکەی هەتا ژمارە 101 لێ دەدا و ژیان وەڵامی ناداتەوە ژنێک و کچەکەی لەژێر لشی یەک عەبادا بە دیار فرۆشتنی پاکەتێک پیلی باریکەوە دانیشتوون بێەوەی بزانن لێرە نەهامەتی کۆنتڕۆلی نییە گەنجێک ڕوخساری کوژاوەتەوە و لایەتی شەحن دەفرۆشێ ئەم دیمەنانە لە قاپی ناخدا لەگەڵ دەشتێک نعنای مەراغ بجنە و وردیکە دواتر چاوت وەکو لیمۆ بکشە و کەمێک فرمێشی بەسەرداکە ئەو جا تێدەگەی بۆچی دەڵێن ئێواران تەنها خواردنی زەڵاتە باشە ئیجا مێردەکەشی لەسەر هاتنەوەیە فاسۆلیای لە ئاو کردووە و لەو کاتەوە ناوێرێ بیشواتەوە منجەڵەکە دەبێتە بەلەم و کەوجیرەکە دەبێتە سەوڵ و دەنجی ساحیبەی هەواکەش دەبێتە ڕەشەبا ئەو دەنکە فاسۆلیایانەی سەر ئاویش کەوتون دەبنە کوڕ و کوڕزاکانی کاک تەڵەجان زۆر سپاس بۆ تۆ گەورەت کردین بە بەشداربوونت لەم پۆدکاستەیە بە ئومێدم تەمەن درێژ بی و تەمەنی خۆت و تەمەنی داهێنانت هەر درێژ بێ لەگەڵ تۆیە لەگەڵ ئێمە ئەزیزان خۆشەویستانە پۆدکاستیم جارەمان بوو بە ئومێدم جێگای پێخۆشبوون و دڵڕازی کرد بێ بۆ ئێوەی خۆشەویست تا پۆدکاستێکی دیکە هەمووتان ئەسپێرم بەخوای گەورە هەر هەمووتان بپارێزێت و کورد و کوردستانیش پارێزێ و هەموو لایەک سەلامەت بن دووبارە سپاس بۆ تۆ عەزیز قوربانی